کاتتان باش بەڕێزان، زۆر سوپاس. خۆشحاڵین کە لە چاڵەچێکی تر لە چاڵەچەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. ئەم شەو گۆڕانکاری هەبوو لە پرۆگرامەکە، ڕەنگە خەڵکێک ئاگادار نەبن هەرچەند لە ڕاگەیاندنمان کردبوو، بەڵام لەبەرەوەی چاڵاکیەکانمان هەمووی تۆمار دەکرێت بۆی کێشەمان نییە. دواتر لە یوتیوب و لە پێگەکانی تر بڵاوی دەکەینەوە بۆی خەڵک تێدا سوودمەند بن. ڕەنگە کاتەکەی لەبەر جەژن و عەرەفە و ئەخوا ئامادەکاریەکان زایدەن ئەو گۆڕانکاریەکە چاڵاکیەکانی ئێمە هەمویان شەوانی شەممە بوون، بەڵام بەهۆی گرنگی بابەتەکە و هەندێک ئیلتیزاماتی مامۆستا هاوکار تاریخەکەمان گۆڕی بۆ ئەم شەو سێشەممە، ئەگەرنا هەردەکەینەوە شەوانی شەممە لای خۆمان. ئەکادمیای مێگامایند پلس کار و چاڵاکیەکانی لە سێتەوە چڕ کردوێتەوە کە ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکارین. پەروەردە بە مانای فراوانەکەی هەموو کایەکانی ژیان دەگرێتەوە. من دوور و نزیک ئاشنایەتیم لەگەڵ پرۆژەکانی مامۆستا هاوکار هەبوو، نەک خۆی لەلایەن برادرانیشەوە تەوسیە کرا بۆیە من خۆم پەیوەندی پێ کرد بۆەوەی ئەو بابەتە گرنگە بخاتە بەرباس، هەروەها باسێک لە پرۆژەکانی ڕێکخراوەکەشیان بکە کە من زۆر سەرسامم بە یەکێک لەوانە کە من ئاگاداریم ئەوەی پرۆژەی 1 ملیۆن داربەڕوو بوو، بەڵام دڵنیام پرۆژەی تریشیان هەیە. ئەکادمیای مێگامایند پلس چەند چاڵاکیەک و چەند بەرهەمێکی هەیە لە ئێستادا، هەر بە کورتیدان ناسێنین 3-4 دقەیەک زیاتر نا، دوای ئەوە دەچینە لای مامۆستا هاوکار. تا ئێستا 5 کتێبمان بڵاو کراوەتەوە، کتێبەکانی وانەکانی ژیان کە بە ئینگلیزی و کوردیە هێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا کە وەرجێڕانە لە ئینگلیزیەوە. ئەو سێ کتێبەی دواوەش لە بواری پەروەردەن کە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، پۆلەکەت بەرەواش بکەوە لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە کە هەر هەمویان هەرسێکیان ئەوەی دوایی لە لایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاو کراونەتەوە بە سوپاسەوە. جگەلەوە ئەکادمیا فەرهەنگێکی ئەلکترۆنی هەیە کە بە خۆڕاییە، فەرهەنگی زار، ناوی فەرهەنگی زارە، بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و بۆ سیستەمی iOS کار دەکا، بە ئۆنلاینە لە ئێستادا، بەڵام بە فریە، بە خۆڕاییە. لە ئێستادا ئینگلیزی کوردیە، لە وەشانی نوێی کوردیەکە فراوان دەکرێت بۆ بادینی و هەورامی و تەنانەت لاتینیش لە خۆ دەبێت. بۆ وەشانەکانی دواتریش بیرنەوە دەکەینەوە، پێچەوانەشی بکەینەوە وەکو خزمەتێک بۆ زمانی شیرینی کوردی. هەروەها سیستەمێکمان بەکارە ناوە یان شێوازێک بەکارهاتووە کە بەشداربووانیش دەتوانن هاوکار بن لە دەوڵەمەندکردنی ئەو فەرهەنگە، بەوەی یان فیدباک بنێرن ئەگەر وشەیەک مانایەکەی هەڵەیەکی تێدا بوو یان مانایەکی زیاتری هەبوو دەتوانن بۆ مامنێرن، یان ئەگەر وشەیەکی تێدا نەبوو ئەوان بیانەوە ئیزافە بکەن. ئادوێرد هەیە، واتە وشە زیاد بکە، بەڵام بە فلتەری ئێمەدا دەڕوە. وشەکە تۆ گەڕاوی نەدۆزیوەتەوە بۆ نمونە دەڵێ ئەو وشەی تێدا نیە، ئەمە شتەکانی تری بۆ زیاد دەکەین. جگە لە واتای وشە خوێندنەوەی ئەمریکی و بریتانی تێدا، جگەلەوە هەندێک شوێن وێنەی پێویستە وێنە دانراوە، ڕستەی پێویست بێ ڕستە دانراوە. بەو شێوەیە هەر بە خۆڕایش دەمێنێتەوە لەوە بە دڵنیاییەوە و دەتوانین بڵێن تەنها فەرهەنگەکە لە زمانی دایکەوە وەرگیراوە، پێش نەبەستراوە بە وەرجێڕانەکانی تری عەرەبی و فارسی وانە، ڕاستەخۆ لە زمانی ئینگلیزیەوە وەرگیراوە و تیمێک بەردەوام کاری تێدا دەکا. ئەوە شێک لە پرۆژەکانی تەمەن کە دەمانوێت بەڕاستی پەرەی پێ بدەین. ئەکادمیای مێگامایند لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین گروپ و با بڵێن لە چەناڵی یوتیوبیشی هەیە، بۆ ئەوەی داخلی گروپەکان بی تەنها ئەو QR کۆدە سکان بکەیت داخلی گروپەکان دەبیت تاکو لە بەرنامەکانی تر ئاگداربی و ئاشنابی. هەروە بۆ چەناڵی یوتیوب و وێبسایتەکەش کە هەمانە هەموو وێبینارەکانی پێشوو بە خۆڕایی بە ڤیدیۆ لەوێ دانراوە. زۆر کاری تر هەیە، بەڵام بەڕای من ئەوەندە بەسە. لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان تۆمار کراوە، واتە قازانجنەویستە، کارەکانی خۆبەخشینە، زۆربەی هەرە زۆری ئیلا ئەگەر خزمەتگوزاریی دیاریکراو هەبێ
کە پێویستی بە بڕەپارەیەکی کەم بێ، ئەگەرنا ئەوانی تر بە خۆڕاین و بە خۆبەخشی ئەو تیمەی لەگەڵیشمان خۆبەخشانە کار دەکەن. بەڕاستی بۆ وێبینارەکانی هەفتانە ئەوە 91مین دانەیە، هەر بۆ زانیاریتان کاتە 91 هەفتە ئێمە لە خزمەت خەڵکی با بڵێن کورد زمان بووین، هەندێک بە کوردی هەندێک بە ئینگلیزیە، بەڵام زۆربەی لەو بوارانەتە هەمووشی وەکو گوتمان خۆبەخشانە و بە فری بە خۆڕایی بەردەستە. بۆ ئەم شەو بابەتی گۆڕانی کەشوهەوا کە بابەتێکی گەرمی نێودەوڵەتیشە، بەڕاستی پێمان باش بوو لەگەڵ مامۆستا هاوکار داوت بکەین بۆ باسکردنی ئەو بابەتە، بە تایبەتیش کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان بزانین چۆن دەتوانین ئەگەر هەر هیچ نەبێ کاریگەریەکە خراپەکانی کەمتر بکەینەوە. بە کورتی مامۆستا هاوکار بەڕاستی کەسێکی چالاکە لەو بوارە، ڕەنگە پێویست بە ناساندن نەکا، بەڵام بۆ ئەرشیفی خۆمان دەیهێڵینەوە بچکە تۆمار دەکرێەوە. گوتمان مامۆستا هاوکار عەلی عەبدولحەق ژینگە پارێزێکی دڵسۆز و توێژەرێکی ئەکادمی و سەرکردەیەکی داهێنەرە، دامەزرێنەر و بەڕێوەبەری جێبەجێکاری ڕێکخراوی حەسارە، هەروەها پابەندە بڕیاری بەخۆی داوە بەڵێنی داوە کە ڕوبەڕووی گۆڕانی کەشوهەوا ببنەوە لەگەڵ برادرانی بە پەیڕەوکردنی بوارە ژینگە دۆستیەکان و پێشخستنی خۆڕاگری ژینگەی لە هەرێمی کوردستان. سەبارەت بە پێشینەی ئەکادمی کاکاوکار ڕقێکی قوڵی لە زانستی زەوی داکوتاوە، خاوەنی بڕوانامەی بەکەلۆریوسە لە جیۆلۆجی، هەروە ماستەریشی هەیە لە ئەندازیاری زانستی زەوی، لە ئێستاشدا توێژەری دکتۆرایە لە زانکۆی سێگیت درێژە بە خوێندنەکەی دەدا کە کار لەسەر هەڵگرتنی وزەی گەرمی ژێرزەوی دەکا کە ئەویش وەکو چارەسەرێکی داهێنەرانەیە بۆ پاراستنی وزە. مامۆستا هاوکار پێش دامەزراندنی ڕێکخراوی حەساریش ئەزمونێکی بەرفراوانی لە بواری دۆزینەوەی جیۆلۆجی بەدەستهێناوە، بۆ ماوەی 5 ساڵ لەم بوارەدا کاری کردووە، هەروەها 6 ساڵش لە بواری ئەکادمیە وەکو توێژەر کاری کردووە. ئەمەش توانەکانی لە بیرکردنەوەی شیکاری و چارەسەرکردنی کێشە و بەکارهێنانی زانیاریدا ورتر کردێتەوە. ئەو خۆشەویستێکی قوڵی بۆ زانست و سروشتەیە، بەڕاستی ئەمەش پابندبوونی خۆی بە پاراستنی ژینگە دەباتە پێشەوە، هەروەها دیدگا و پێشەنگیەکی ڕۆڵی سەرەکی هەبوو لە گەشەکردنی ڕێکخراوی هەسار، لەگەڵ ئەو ڕێکخراوە بەردەوامە لە هەبوونی کاریگەریەکی بەرجەستە لەسەر ژینگە و ئەو کۆمەلگانەی کە خزمەتیان کردووە. من بە سەراحەت بڵێم لە ڕێی کاک دکتۆر ڕزگار شێروانیەوە پێشنیازی مامۆستا هاوکاری کرد کە دیار بوو ئەویش ئاگای لە هەندێک لە کار و چاڵەکیەکان هەبوو. بەسپاسەوە خۆشحاڵ بووین و شانازی دەکەین کە ئێمەش ببینە بەشێک لەو کارە خۆبەخشیانەی کە ڕێکخراوەکە و کاکاوکار لەگەڵ هاوکارەکانی جێبەجێ دەکەن. بە دڵنیاییشەوە کاری دەستە جەمعی سەرکەوتنی مسۆگرترە، هەروە کاری خۆبەخشی و کاری ئەوەی کە لە بەرژەوەندی گشتیشدا بێ. ئێمە لای خۆمانەوە هەم وەکو کەس هەم وەکو ئەکادمیاش بەشداری لە پرۆژەکان دەکەین کاکاوکار، ئینشاڵڵا هەم لە ڕێی ئەو وێبسایتەی کە داتان ناوە ئاگدارین. لەو معرەزەی هەولێریش بەڕاستی سەردانم کردن، جەنابەت لەوێ نەبووی، بەڵام برادران لەوێن دەرێبوون، بە خۆشحاڵیەوە سەیری بروشەر و شتەکانم کرد، شتی زۆر باشتان کردووە، هیوادارین سەرکەوتوو بن. ماوەکە 90 خولەکە، جەنابەت ئەگەر بکرێن نزیکەی 40 بۆ 45 خولەکە قسە بکەین، ئەوی تر بۆ پرسیار و سەرنجی بەشداربووان دادنێن، یان ئەگەر شتێکت بیست زیاتر بخەیتەوە کێشەمان نابێت. بەشداربووان دەتوانن بە 3 شێوە پرسیار بکەن، یان لە چات بۆکس لێرە بینووسن، یان لە دەستیان بەرزکەنەوە لە کۆتایی ئێمە ڕێگەیان دەدەین مایکەکە بکەنەوە، یانیش ئەو وێبینارە ئێستا بە شێوەی زیندی لە فەیسبووکی ئەکادمیاش دەگوازرێتەوە. ئەگەر کەسێک لەبەر لینکیان هەر کێشەیەکی تەکنیکی نەیتوانی بێ لە زوومەکە لەگەڵمان بەشدار بێت، دەتوانێت لە کۆمنت لەوێ دای بنێ، برادران بۆ ئێمە دەگوازنەوە تاکو ئاراستەی مامۆستا هاوکاری بکەین. مامۆستا هاوکار کاتەکەی جەنابەتە، جەنابەت ئێستا دەتوانی هەم مایکت بکەیەوە، هەم مامۆستا شەماڵ مامۆستا هاوکار کۆ هۆست دەبی. زۆر باشە، فەرموو مامۆستا هاوکار. زۆر سپاس.
دکتۆر وابزانم بە جوانی ناساندنەکەت ئەنجامدا سوپاس لە بۆ ڕێخستنی ئەو وەبینارەی و ئەوانشی کە هاتینە هیوادارم ببتە دەرفەتێک لە بۆی کە یەکتری بناسین کە شتێک هەبی کۆمان بکاتەوە ئەمە هەر لێک دوور دەکەوینەوە لەبەر هەموو ئەو شتانەی کە هەیە بەبێەوەی کە بەخۆمە ئاگامان لێبی بەڵام ئەوە دەرفەتەکە لە بۆیە کە لێک نزیک ببینەوە کە قسەی لەسەر پرسەکی دەکەین کە کاریگەریەکەی بۆ هەمومان وەکویەکە. ئەجا دکتۆر زۆر سپاس پێش هەموو شتێکی دەمەوێت پیرۆزبایی جێژنی قوربانی لە هەموو ئەو کەسانە و کەموانەی لێرە بینەری ئەو وێبینارینەوە ئەوانشی کە لە فەیسبوک و یاخود لە چەنەڵەشی دیکە دەیبینن یاخود دواتریش دەیبینن. سەبارەت بە گۆڕانی کەشوهای ئەم چالاکوان بوویمە لە ماوەی ڕابردوو لە 2015ەوە ئەو کاتێک کە یەکەم جار Before the Flood دەرهاتەوەی لیۆناردۆ دیکاپریۆ، یعنی ئەم پێشتر وەکو بڵێن لەولا جێم لە ئەوەی دەبوو لە بابەتی گۆڕانی کەشوهای، بەڵام ئەو کاتی وەکو بڵێن ئیمۆشنال، یعنی لە ڕۆی هەستەوە بە تەواوەتی کاریگەری تێکردم ئەو کاتی کە تازە ئەو دۆکۆمنتەریە دەرهاتی دی پاشەنجین تەمشام کردەوە دەرفەتەکە کە من دەکرێت خۆمی لە بۆ تەرخان بکەم. و ئێستا ئەو وێبینارێگەر پێشکەش بکەم پێشەم شتێکی دەمێ ئەوەی وەکو بڵێم پشتڕاست بکەم و ئەگەر بینیتان وشەی ئینگلیزی بەکاردێنم یا وشەی عەربی بەکاردێنم بەخۆی لە زمانی قسەکردنم ئەوەن ینی ئاستەنجی قسەکردنم هەیە ئەو وشانم لە بۆ نایەتن کە لە لای تو لەوانێ ستاندەرەکە بیتنیان لە لای کەسی دیکە لەبەر هەندێم هەوڵ دەدەم ماناکەی بگەینم و هیوادارم لەسەرەوەی ینی هەستیار نەبن ئەگەر وشەی بێگانم بەکارهێنا، بەڵام هەوڵ دەدەم زۆر بەڕوونی بەکاربینم. شاشەی خۆم شێر دەکەم هەتاوەکو سلایدەکە لە پێش ئەگەر دەنگ هەیە، ئەگەر شاشەکە لە پێشتان هەیە، ئەگەر هەم شتەکان وازەحە دەتانن بەس پشتڕاستی بکەنەوە داوەکە ئەم دەست پێ بکەم. بەڵێ هەمووی تەواو مامۆستاکار هەموو وێنە دەنگ و سلایدەکەش زۆر باشە. ئەو سلایدێک کە دکتۆر داینە هەمان ئەو سلایدێکە لەکنە من هەیە، ئەم پێش هەم شتێکی دەمەوێت سەرنجتان بخەمە سەر ئەو شتانە. گۆڕانی کەشوها چییە؟ زۆر جار تێکەڵ دەکرێت لەگەڵ بابەتی ژینگەی، هۆکار و کاریگەریەکانی چینە. زۆر بە سادەی بە زمانێکی دەمەوێت ئەوە ڕوون بکەمەوە کە ئەتوو تاو پاش ئەوەی بینارەی هیچ ئەوەکت نەمێنێ، هیچ ڕاڕاییەک نەمێ بزانی بابەتەکە چییە و لەبەر چ کێشەیە، ینی ئەگەر بێتەوە باسی بە ئەو بابەتێ بکەین گرفتەکە لە چێندەرە. و هەروەها ئەوەی کە کەم لێەوەی باس کرایە کە پەیوەندی گۆڕانی کەشوهایە بە ئابووری کۆمەڵایەتی کشت و کاڵ ئاو ژینگە تەندروستی، کە ئەمە بەخۆمان دەزانین کە باس لە سیستەمەکانی ناو کۆمەڵگەی بکەیت و سیستەمی زۆر گەورەتەیە وەکو سیستەمی حکومڕانی یاخود سیستەمی ینی نۆرم ئەو وڵاتی کە ئەخلاقیاتەکەی کە لەسەریدا سیستەمی، بەڵام ئەتو سیستەمەش دیکەت هەیە ئەو سیستەمانە پێی دەگوترێتن میزۆ سیستەم، سیستەمی بچووک یاخود ماکرۆ سیستەم کو تەسیر لەوانە دەکاتن. دۆخی ئێستا هەرێمی کوردستان ئەمە ئێستا لە چ دۆخەکی داینە؟ ئەوەش پرسیارەکە دەبی لێرە بەیانی وەکو بڵێن ئەوەکمان هەبیتن ڕوونکردنەوەکمان هەبی چارەسەر لە بۆ گۆڕانی کەشوهای چیانی دەبێت چ بکرێتن. هەموو جار باز دەکرێتن دەڵێن گۆڕانی کەشوها خۆ ئەمە نینە دروستمان کردیەکەواتە لەبەرچی لەکردمان مۆزوع بیتن. ئەوجا لێرە ئەوەکە ینی وەکو بڵێن پرسیارە سەرچێکە ئەوەیە گۆڕانی کەشوها ئەگەر کێشە بیتن ئەمە وەکو هەرێمی کوردستان دەبێت چ بکەین لە بۆ کێشەی لە کاتەی ئەمە نەبووینەوەی شەمان کردیە. هەوڵەکانی ڕێکخراوی هەسار هەتاوەکو ئێستا چ هەوڵەچیدایە ئەوەش وەکو بڵێن بابەتەشی دیکەیە. پێویست ناکە بێمە سەر ئەوەی کە دکتۆر بەتەواوەتی ئاماژەی پێداکە ئەم چێمەوە بزانم زۆر بەشتان دەمناسن و ئەوەش ئیمێلەکەم ئەگەر دوای ئەوەی کە وێبینارەکە تەواو بۆ هەر پرسیارێک شتێکتان هەبوو یا ویستان پەیوەندیم لەگەڵ بەستن لە بۆ بابەتەی ئەو ئیمێلەکەمە. خۆی گۆڕانی کەشوها زۆر جار تێکەڵ دەکرێتن لەگەڵ ئەو کەشوهایی کە ڕۆژانە لە تەلەڤیزیۆنی باز دەکرێت. بۆ نمونە دەڵێتن سلێمانی سبەینێ پلەی گەرما ئەوەندەیە
بارانبارین ئەو هەیە هەولێر یاخود هەر شوێنەشی دیکە ئەو سیستەمە پێ دەگوترێتن وێزەر یاخود بڵێن ئەو پێشبینیانە ئەوە مۆدێلەکە بە هەبوونی داتایەکی گەلک زۆر پریدیکت دەکاتن لە بۆ چەند ڕۆژی دواتر کەشوها چۆن دەبیتن بەڵام ئەوەی کە ئەمە قسەی لەسەر دەکەین ئەوەی ئەو سیمینارە پەیوەندیدارە خود بڵێن ئەو وێبینارە پەیوەندی پێوە هەیە ئەوش کلایمێتە کلایمێت چیە بۆ نمونە تو لە باپیرەکانی خۆ دەپرسی دەڵێ ئایا منتیقەیمە پێشتر چۆن بووە ئەو دەڵێتن بارانی ئەو هالێ هاتیە پاییز ئەوەن لەو بەرواری دەست پێ دەکاتن بەهار لەو بەرواری دەست پێ دەکاتن ئەوان هەم شتەکان شارەزا بوونێ لەبەر چیچکە چەندین سەدە لەسەر یەکتری ئەوە دۆخەکە بووە بەڵام کە دەبینی ئەو شتانە هەموو گۆڕانکاری بەسەردادێتن ئەوە وەکو بڵێن ئەوە منزومەی کەش ئاو هەوای گۆڕانکاری بەسەردادێتن کەواتە ئەمە قسەی لەسەر ئاو هەوای دەکەین ئەو وێبینارە پەیوەندی بە ئاو هەوای هەیە نەوەک پەیوەندی بە وێزەری هەبیتن وێزەر یاخود بڵێن کەشوها یەک ئیڤێنتە یاخود بڵێن ئیڤێنتی گچکۆکەیە کە ڕوودەداتن بەڵام ئاو هەوا بریتە لە ئاو هەوای ناوچەشی لە بۆ ماوەی درێژخایەن کاتو پێشبینی دەکەی وەکو پێشتر بیتن بەڵام گۆڕانکاری بەسەردادێتن ئەو گۆڕانکاریە دەبێت هۆی ئەوەی کە کاریگەری لەسەر هەموو ئەو چالاکیانە دابنێتن کە مرۆڤ لە بۆ ڕزگاربوون ومانەوەی خۆی پشتی پێدەوەستی زۆر چالاکیانە کشت و کاڵبی ئابووری بی تەنانەت لە شتی دیکە کە مەسەلەن بریتە لە ئاو ژینگە ئەوانە هەموو بەشەکە لە شتەکان هەمووی ئینتیگرێتدە لەگەڵ یەکتری بەڵام بە زۆر ئەنانی نەبین گۆڕانی کەشوها هەر خەمەک نییە لە بۆ مرۆڤی بەڵکو خەمەکە لە بۆ تەواوی ئەو زیندۆرانی لەسەر ئەو هەسارەی دەژی بەخۆی ئەوە کە چیە یعنی وەکو بڵێن بە سادەی بەدیکرایە کە پلەی گەرمی لە ساڵانی شێستەکان تاوەکو 2000ەکان وا بەرز دەبیتەوە بەڵام چەند بەرز دەبیتەوە ئەو پلەی کە بەرز دەبیتەوە نیو پلەیە ئەوەی کە لە شێستەکانەوە تاوەکو 2000ەکان بەرز بیتەوە نیو پلەیە یعنی ئەمە ئێستا ڕسمی هەساری زەوی لە پشتە خۆمدانە خۆی فکرەکە ئەو هەیە کاتو باس لە نیو پلەی هەساری دەکەی کە بەرز دەبیتەوە وەکوەیەکە یعنی مرۆڤک ئەگەر بێت و یەک پلەی سیلیزی لە پلەی گەرمی لەشی بەرز بیتەوە تای دەگریت نەگە بێتە خوارەی لەرزی دەگریت کەواتە گرفتەکە زۆر گەورەمە کە باس لە نیو پلەی دەکەین یعنی شتەکە لە پڕچ ئەوە ڕوویداە ئەمە لە جیۆلۆجی دەزانین لە ماوەی ڕابردوو پلەی گەرمی چۆن بۆ بەوەی کە دەچینەوە ناو بەرد و دەچینە ناو ئەو زیندۆرانەی کە بووینە بەرد بوو ئەوانە پشکنینیان لە بۆ دەکەین ئەو بەرزبوونەوە لە پڕەچی جێگەی پرسیارە لەبەرچی ئەو شتە ڕوویداە ئەوە تەماشایان کردیا دیسانە ڕێژەی دوانۆکسیدی کاربۆنی لە ناو بەرگە هەوای لە بۆ سەدان هەزار ساڵی ڕێژەک بووە کە 320 بەش بووە لە ملیۆنەچی بەڵام لەگەڵ ئەو بەرزبوونەوەی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆنی تەماشا دەکەن بەرەو 400 شی ڕەتدایە لەوەی لە بۆیان بەدیار کە شتێک هەیە باشە ڕێژەی دوانۆکسیدی کاربۆنی لۆ لە خۆیەوە لە ناو بەرگە هەوای زیاد دەبێت تەماشایان کردیا لە خۆیەوە نییە ئەو ئەمەینە زیادی دەکەین لەبەرەوەی زۆر خواستمان لەسەر بەدیهێنانی وزەی هەیە وزەکەشمان لەسەر نەوت و گاز و خەڵوزیە کەواتە شتەکە دیارە بای پرۆدەکتەکە ئەمەینە لە بۆی کە وزەی بەدەست بهێنین بەڵام نەکوەکو کورد ئەم قسەی بکەم بەڵکو وەکو مرۆڤایەتی کورد پشکەچیها گەورەی لەو بابەتەی نییە معادلەکە ئەگە بێت تەماشا بکەی کورد ینی ئەگەر وزەی باشی بەرەمی نابایە کارەبایەکی باشی دەبوو ئەمە لە وزەی ئەوەندە پێشکەوتونینە ئەو وڵاتانی کە لە وزەی پێشکەوتونە کە مەسانعیان هەیە و کارگەکانیان هەیە وەکو وڵاتی پیشەسازین وەکو چین وەکو وڵاتەکانی ئەوروپا یاخود ئەمریکا ئەوانەنە کە دوانۆکسیدی کاربۆنیان بە ڕێژەی گەلک زۆر خستە ناو بەرگە هەوای لە ماوەی ڕابردوو لە پاش شۆڕشی پیشەسازی یعنی ئەگەر بێت و بە هەسارە تەماشا بکەین هەسارەی زەوی ئەگەر بێت و ڕێژەی گازە سەوزەکان وەچی گازی دوانۆکسید و میثان ئەوان ئەگەر بێت و گەلک زۆر بیتن دۆخەچی لە بۆ دروست دەبی وەکو هەسارەی ڤینۆسی لێ دێتن ئێستا هەسارەی ڤینۆس بە چ دەناڵێنیتن بۆی کە گەرمبوونی هەسارەیە لێ ڕوویدایە پلەی گەرمی لە ناو ئەخت بڵێن تشتی خۆری کە بەر هەسارەکەی دەکەوی ناستە دەرێ لە بەرەوەی
ئەو هاوکو بڵێن چەترێک لەسەریتی ئەو چەترە دەبێتە هۆی ئەوەی کە هەموو ئەو تیشکانە قەتیس بکاتن ئەو گەرمیە قەتیس بکە لە ناو هەسارەکەی هەسارەکە جەهەنەم بە هەمان شێوە تەماشای هەساری مەریخی دەکەیت چونکە ئەو گازە سەوزانی نیە ئەو چەترەی نییە هەر تیشکەچی خۆری کە دەکەوێتە سەری دەستەوە ناو بۆشایی ئێستا تەماشا بکەین هەبوونی ئەو گازانە شتێکی باشە بەڵام ئەگەر زۆربی خراپە و ئەگەر کەمیش بی خراپە ڕێژەکە ئەگەر بێت لەو ڕێژەیە بی باشە ئەو ڕێژەیە گۆڕانکاری بەسەرداتیە ئەوە گۆڕانی کەشوهایە وەکو بڵێن تو ئێستا لە بۆت بە دیارکەتی ئەگەر بێت و نەخۆشە تای بگریتن هۆکاری تاکەی لەوانەیە هەبوونی میکرۆبەچی بێ هەبوونی ڤایرۆسەچی بێ لەبەر هەندێ ئەوەیە ڕوودەدا ئەو پلەی گەرمی ئێستا ئەوە دیتمان کە هەبوونی دوانۆکسیدی کاربۆنی میثانی ئەوانە کە بەهۆی شۆڕشی پیشەسازی لەو کاتیەوە تاوەکو ئێستا بوویتە هۆی ئەوەی کە لەناو بەرگەهوای زیاد بی دەزانن کەم دەڵێم 320 یاخود بڵێن 420 بەش لە ملیۆنەکی یعنی ئەتو بێ مەترێک مکعب هەوای بینی ئەو هەوای لەناو ئەو غورفەیە هەیە یعنی یەک بەشی لێ وەرنەگری بەڵکو دابەشی بکەی لە بۆ ملیۆنێک بەشی ئەوەندە گچکەی بکەوە جزئی یاخود بڵێن ئەو بەشەی کە دوانۆکسیدی کاربۆنە زۆر کەمە ئەوجا ئەو مشکلە گەورەی دروست کردیە بە کورتەکەی ئەو دوانۆکسیدی کاربۆنە بەردەوامە لە بەرزبوونەوە ئەو داتایی کە ئێستا من هەمە سەروی 410 بەڵام ئەوەی کە ئێستا ئەبدێتە نزیک 420 ppm بوویتەوە یعنی ئەوە لە بۆ ماوەی 400,000 ساڵی جیۆلۆجیستەکان چوینە تەماشاکردێ هیچ کات لە 300 بەش لە ملیۆنەکی بەرزتر نەبووە بەڵام لە پاش شۆڕشی پیشەسازی لە پڕەچی بەرەو سەروی 400 ڕۆیشتیە فاتە شتەکە دیارە 95 زانایەکان بەو کریتیکال تینکینگەی کە ئێستا زانست لەسەری دەڕواتن یاخود بڵێن بەو بیرکردنەوە ڕەخنەیەی هاوڕانە لەسەرەوەی کە شتێک نییە گومانی لێ بکەی ئەم هۆکاری گەرمبوونی زەوی هۆکاری گۆڕانی کەشوهەوای دوانۆکسیدی کاربۆنە کە لە بەرگەهوای زیاد و لەگەڵ گازەکانی دیکە ئەوجا باش شتێکەیە بچمە ناو وردەکاریەکەی زەوی گەرم بووە بەڵام مانەوە نییە تو هەموو شوێنەکەت گەرمە دەکرێت هەندێک شوێن هەبی سارد بێتن ئەو شتەی دەگۆرە ئەو بکەین دۆناڵد ترامپ سەری لەوەی دەرناسی هەم جار دەرێتن کاکەمە لۆ بەفرمان لە بۆ دەباری هاوی نیشە بەخۆی ئەو گەرمیە چ دروست دەکاتن جەمسەرەکان یاخود بڵێن ئەو شوێنانەی کە کوتلەی بەفری لێ هەیە زۆر بە خێرایی دەتاوێنیتەوە کە تاواندیەوە ئەتوو لە ناو هاوینێ لە بۆی هەیە شەپۆلی سەرمات لە بۆ بێتن واتە هەموو منزومەکە وزەکی گەرمی گەلێک زۆری تێدا ئەو وزە گەرمیە مەرز نییە لە هەموو جێکی گەرمی بەرپا بکاتن بەڵکو هەندێک جێ ئەسڵان ساردی بەرپا دەکات بەڵام ئەو ساردیە وەکو بڵێن نوزانەوەی ئەو بەفرانەیە کە وا بە خێرایی دەتاوێنەوە نوزانەی وانە ئەوانەوە فرمێس شوانە لە بۆمە دێتن ئەمە لە ناویدا وەکو بڵێن هەست بە ساردی دەکەین و ئەوەکەی وەکو بڵێن گەرمبوون و هەروەها گۆڕانی کەشوهاکە ئەوەیە کاتو چاوەڕێی بارانی ناکەی بەڵام باران دەباریتن لە ماوەی 3 مانجێت و لە بۆت هەیە مەسەلەن پێشبینی 300 میلیمەتری بکەی بەڵام لە 3 ساعتی 300 میلیمەتر دەباری دەیکاتە لافا وەکوەیەکە لە پاکستان ڕوویدا یعنی ئەوەی لە پاکستان ڕوویدا ئۆکەی کاکە 2/3 پاکستانی 1/3 بوو 2/3 بوو کە ئاو بردی یعنی ئەو دیارە مەسەلەن ئەو شتێک نییە کە لە ڕابردوو ڕوویداوی بەڵام دیسانە دێمەوە سەرەوەی بۆ دەچکە هەیە لەگەڵ گۆڕانی کەشوهەوای ئەویش چییە ستوپیدیتی بەشەریە بەشار لەگەڵەوەی کە یعنی ئەو لەناو کەوانەی باز دەکەم لەگەڵ ئەوەی کە ئەوەکەی زۆر بووە ژمارەکەی زۆر بووە مانەوە نییە ژیری هەیە ژیری نییە کاکە تەماشا بکە ئەو پرۆژانە جێبەجێ دەکاتن کە بەبێ ینی پێشبینی ئەوی بکاتن ئەگەر ڕووداوەکی ئەو هەڕوودا چی لێ دێتن هەموو ئەو جیانی کە دەکەونە ژێر لافاوی زۆربەی زۆری کە دیراسی لە بۆ دەکرێتن حسابی ئەوەی لە بۆ نەکرێ ئەگەر بێت و لافاوەکی بەقوت بێتن چی لێ دێتن ئەوجا لە ئەوەی لە چەمچی سەدەی 20 ئەوەی باز دەکەن کە لەگەڵ گۆڕانی کەشوهەوای ئەگەر بێت و شتێک لەگەڵی تێکەڵ بتنی ئەو کاتی مەترسیدارە ئەوش چییە بڕیاردانی هەڵە ئەگەر بێت و کار بەدەستەکان بڕیاری هەڵە بدەن و گۆڕانی کەشوهەواش دەبیتن ئەو کاتی ینی کارەساتی گەورە ڕوودەداتن لەبەر هەندێک ئەمە هەم جار کە ڕوبەڕووی کار بەدەستەکان دەبینەوە قسەیان لەگەڵ دەکەین
دەڵێن ئەمە دەمانەوێت پاکێجێک لە زانیاری بدەینەوە هەتا ئەمگۆ بڕیاری دروست بدەن لەو کاتێککە گۆڕانی کەشەوا هەیە هەتاوەکو کارەسات کەمتر دروست بیتن بەهۆی بڕیارەکانی ئەمەینە بڕیار دەدەین لە چێن دەربژین لە چێن وەبەرهێنان بکەین لە چێن بین کشت و کاڵ بکەین دەکرێت و جیهانش هەموو غەڵەت بێ و لەبەر هەندێ ئەوە کەوەکو بڵێن تێکەڵبوونی دووشتیە بڕیار و لە هەروەها ئەو کاریگەریەکە لە بۆ گۆڕانی کەشەوای هەیە تەماشا بکەن گۆڕانی کەشەوا جارێک یەکەم جار نییە لە هەسارەی زەوی ڕوودەداتن چەندین جار گۆڕان پلەی گەرمی هەسارەی بەرز بوویتەوە یعنی پلەی گەرمی هەسارەی بەرز بوویتەوە بە هۆکاری زۆر جیاواز تەماشا بکەن لێکێک لە عمرەکان کە عمری پێرمیانی پێدەگۆترێتن هەسارەی زەوی لە بۆ چەندین ملیۆن ساڵی پلەی گەرمیەکەی 12 بووە بەڵام لە پڕۆکی لە بۆ پڕک نییە بەڵکو بڵێن لە چەند ملیۆن ساڵە چکەم پلەی گەرمیەکەی دەبێتە 22 واتە وەکوتە بینن دەپلە بەرز دەبیتەوە تەمان ئەو کارەساتە چی زۆر گەورە لەسەر هەساری ڕوودەدا هەوەی جیۆلۆجی بێدەزانێ و کارەساتە چی ئەوش قڕبوونی پێرمیانی پێدەگۆترێتن و دەمەوێت بەبیرتان بینمەوە پلەی گەرمی هەسارەی زەوی چاردەیە یعنی ئەگەر بێت و ئێلێنێک بێتن تەماشای هەسارەی زەوی بکە پشکنین لە بۆ بکاتن ئێستا نا بەڵکو لە ساڵی هەفتاکان بەرەو ڕابردوو هەسارەی دەدیتەوە کە پلەی گەرمیەکەی چاردە بوو چاردە پلەی سێلیزی بەڵام ئێستا بەرەو 15 ڕۆشتیە ئەو هەموو هەرایە کە دروست دەبیتن هۆکارەکەی ینی تەنها ئەوە یەک پلە بەرز بیتەوە ئەوەی لە پێرمیانی ڕوویدا لە بەرەوەی گڕکانەکان چالاک بوون و دوان ئۆکسیدی کاربۆنیان دەخستە ناو ژێر زەوی بە تایبەتی گڕکانی سیبیری ئەو کاتی هەبوو بەڵام ئەوەی ئێستا ڕوودەداتن ئەمەینە چالاک بینەوە وزەی بەرهەم دێن و دوان ئۆکسیدی کاربۆن دەخێنە ناو زەوی یاخود بڵێن بەرگە هەوای زەوی وەوە دیارە یعنی من نامێت بچمەنە ئەو تەفاسیلیان گۆ لە ئیخبارەکان جێتان لێ بووە کە ینی ئەنتارکتیکا گرینلاند ئەو جیانە زۆر بەخێراییوە ئەوە دەبن دەتاوێنەوە و هۆکاری تاوانەوە کەشی ئەو دیسانە هەر ڕەبت دەکرێتن لەگەڵ گۆڕانی کەشوهای زۆر بەخێرایی دەتایێتەوە و ئەو تاوانەوێش وەکو بڵێن شتەکە لەگەڵ گەرمبوونی زەوی و ئەوە کە شتەکە ئەکسیلیرێت بۆ ئەکسیلیرێت ئەوە هەستی پێ دەکرێتن بەڵام هەتا چێندەر ئەو شتە ئەوە دەبی بەردەوام دەبیتن لەبەر ئەو هۆکارانەیە ڕێکەوتنامەی پاریس ئەگریمنتی لە 2015 کە زاناکان زەختیان لەوەی کردەوە کە دەبێ ئەمە بگەینەوە ئەو پلەی گەرمیە کە پێشتر هەمان بووە بگەینەوە ئەو پلەی گەرمیە کە زەوی لە ناویدا سەلامەت بووە ئەو پری ئیندستریال لیڤل واتە پێشەوەی کە ئەو شتانە ڕووداتنەوەی کە ئێستا بوویتە هۆی ئەو هەموو پشێویە تەماشا بکەن کاتێک باس لە گۆڕانی کەشوهای دەکەین ڕووداوەکانی تایبەت بە کەشوهای سەختتر دەکاتن ئەگەر تەماشا بکەیت ترێندەک هەیە لە نارنجیەکان زیاد بوونێ لەگەڵ تێپەڕبوونی کات کامەش باس لەوەی دەکەین لێرە پلەی گەرمیە کە بەرز بیتەوە لەو فترەی لە 1970 بەرەو 2000ەکان بڕۆی تەماشای شینەکەی بکەیت نارنجیەکە چیە ئەو وەکو بڵێن شەپۆلی گەرمای کە دێتن وشکە ساڵی بە ئەوە ئاگری ناو دارستانەکان ئەوانە هەموو ئەو ئیڤێنتانە زۆر زیاد دەکەن هاتنی لافاو ئۆکەی مەسەلەن داڕمانی زەوی بەهۆی بارانبارینەوە ئەوانش زیادیان کردیا تەماشا بکەن مەسەلەن ئەو ستۆرمانەی کە باز دەکرێتن ئەوانەی کە هەریکانی پێدەگوتە زریانەکان و سەندەرستۆرم ئەوانش زیاد بووە بەڵام شتێکەیە وەچی خۆیتی سوورەکەیە ئەرتکویک وەچی خۆیتی سۆنامی وەچی خۆیتی ڤۆڵکان وەچی خۆیتی باشە بڕکان و ئەرتکویک وان وەچی خۆیتی لەبەر چی لەبەرەوەی ئەمە کە باس لە گۆڕانی کەشوها دەکەین گۆڕانی کەشوها قەیرانەکە پەیوەندی بۆ پرۆسانە هەیە کە لەسەر زەوی ڕوودەدەن بەڵام مەترێک بڕۆی خوارێ لەسەر لە زەوی وەچی خۆیتی هیچ مشکلەی نییە ملیۆنا ساڵ پێشستا زەوی کو بۆ ئێستا شەر وەچی خۆیتی لە ڕووی داینەمیکیەکەیەوە ئۆکەی لەوانەیە هەندێک تەغیرات ڕوو بدەن بەڵام ئەو تەغیراتانە هیچیان پەیوەندی بۆی نییە کە پەیوەندی بە کاریگەریەکانی مرۆڤی هەبیتن کەواتە هەناوی زەوی زۆر باشە ئایبی نییە لە ڕووی جیۆداینەمیکیەوە زەوی بەسحەتە یعنی ئەو قسەیش غەڵەتە دەرێن بە هەسارەی ڕزگار بکەین هەسارە ئایبی نییە ئەو ڕووی دەرەیە کە ئەو مشکلەی لە بۆ دروست بووە بەهۆی ئەو
قەیرانانەی کە لە بەرگە هەواکەی ڕوودەیە بەڵام کە دەچێ ناوەوەی هەسارەی تەندروست و هیچ مشکلەی نییە زەلێ دەمێ ئەوانە ئەو کەم لێک جیاب بکەینەوە بابەتی ئەوەی بوومەلەرزە لە زیادبووندا نییە تەنها ئەوەندێ چاودێریەکەمان بەقوتە لەوانەیە مەسەڵەن پیرۆدیکاڵی وەکو بڵێن فترە و هەست بۆی بکەی زیاد ببیتن چالاک دەبنەوە یەکتری بەخەبەر دەینن بەڵام ئەوەی کە وەکو بڵێن مقارنە پێ بکەی لەگەڵ پلەی گەرمی کە پلەی گەرمی بەرز بیتەوە ڕێژەی بوومەلەرزەی بەرز نەبیتەوە ئەوانە هەر وەکو زانیاریە دەمەوێت بەرچاوڕوونی هەبیتن لەسەرەوەی کە گۆڕانی کەشوها هەتا چێندەر ئەمە دەبی ئەوە بکەین بڵێن ئەوە گۆڕانی کەشوهایە و چ شتێکی دیکە گۆڕانی کەشوها نییە ئەوانەی کە باز دەکەم ئەوانە گۆڕانی کەشوها نییە ئۆکەی گۆڕانی کەشوها ترجبوونی ئەمە زەریامان نییە بە ئەو خەمەی هەر باس نەکەم خەمەکە زۆر گەورەیە کە تو دوانۆکسیدی کاربۆنت لە هەوای زیاد بوو ترشی ئەوەکان زەریاکان زیاد دەبێت ترشی زەریار زیاد ببیتن زیندەوەرەکان هەستیار دەبن و یعنی دەبێتەوە ئەوەی کە ژینگەی ناو زەریاکان تێک بچتن و جگەلەوەش کات باس لە هاتنی شەپۆلی گەرمای دەکەی خۆ هەر کێشە نییە لە بۆمە کە لەسەر زەوینە و لە ناو ماڵینە لە ناو زەریاکان کێشەکە زۆر گەورەترە ئەو کاتێک کە شەپۆلی گەرمی دێتن بە ئاشکرای هەستیان بۆی کردیەکە هەندێک زیندەوەر هەنە مەترسی ئەویان هەیە کە لە ناو بچن ئەمە باس لە زیندەوەرەی وەچی مەرزانی دەکەی مەرزان ئەگەر بێت و سێچار عێراقی پێک وەبنێ لەوانەیە مەسەڵەن دانیشتوانێکی مەرزانی بەقەدەر ئەوەی ئەو ڕوبەرەی بیتن لە تەنیشت دەریایەکی یاخود بڵێن بە پانتایی دەریایەکی ئەگەر ئەوانە کێشیان تێ بکەویتن دیسانە ئەتوو ئەو دەرفەتەی لەدەست دەدێت کە دوانۆکسیدی کاربۆن دیسانە لە هەوایەوە بستەوە ناو زەوی ئەو بڵێن هەندێک کێشە هەیە لە گۆڕانی کەشوهای ترسی ئەوەی لەسەرەکە کۆنتڕۆڵ نەکرێتن دوو کێشە هەیە ئەگەر ئەوانە لەدەست دەربچن ئەو کاتی وەکو بڵێن دەرێن تیپینگ پۆینت واتە چ ئاتە پاشەوەی دی دەیبرێن هەیلالۆ وەئیلالۆ پاش ئەوەی کە هیچمان لەدەست نایە شتەکە پێشترە یعنی دەیانگوت نەگاتەوە نقطەیە ئەگە بگاتەوەی دەبی هەیلالۆی برێنەوە مۆزوعەکە چییە؟ ئەگە بێت و تەماشای قوتبی ئەوەی بکەین باکوور بکەین سیبیریا ئەوەندە خۆڵەکە ئەگە بە پێیان بەسەردا بڕۆین ڕقە ئەو خۆڵە بەستووە لە ناویدا گازی میثان هەیە ئەگە بێتەوە خۆڵە بتایێتەوە گازی میثان لە ناویدا بەڕەلا دەبی دەستە ناو بەرگە هەوای ئەو جارێ بەقەدەر ئەو پلانتاییە گەورەی ئەو خۆڵە گازی میثان دەداتە ناو ئەوی ناو بەرگە هەوای سیبیریا مەترسی ئەوی لەسەرەکە بتایێتەوە ئەگە بتایێتەوە ئەو شتە ڕوو دەداتن ئەمن ئەلارمیست نیمە ها شتەکە واقعیەوەی کە باز دەکەمەوە نیە ها لە بۆ زانیاریتەن لە بن هەر سلای دەچی ئەوم دانایە وەکو بڵێن سایتیشن ڕفرێنس شتەکەم دانایە لە خۆمەوە شتەکانم دەرنینە بەس قسەشم با بە کەسەشی نەچتن ئەلارمیست بم ئەلارمیست واتە ئەو کەسانە نەدایمە خەبەری ناخۆش دەدەن بە کورتەکەی توانەوەی کڵاوەی بەفری جەمسەری تەمشای ئەو پارسە سپیە کە تیشی خۆری بەردەکەوی ڕاستەخۆ دەداتەوە ناو بۆشایی ئاسمانی بەڵام ئەگەر ئەو پارسە سپێت نەبینێتن وەچیوەیەکە تو قێر وەچیوەیەکە سپیت نەبینێتن ئەلبیدۆ کەم دەکات و ئەلبیدۆ چەند کەم ببیتن ئەوەندە زیاتر وزەی خۆری لە ناو هەسارەی زیاتر دەبینێتەوە ناستەوە ناو بەرگەهەوای ئەگەر ئەو دوشتە ڕووبدەن وەکو بڵێن حالەتی لە دەست دەرچوون هێشتان ڕووی نەدایە و هیوادارم ڕوو نەداتن و ئیش لە بۆش دەکرێت کە ڕوونەدا قڕبوونی زیندەوەران دیسانە بابەتە شکێ کەمە باس لە گۆڕانی کەشوهای دەکەین هەر ئەوە نیەت ماڵ گەرم دەبتن زیندەوەران وەکو بڵێن لە ئێستادا تەماشایان کردیە کە ڕێژەی لە ناوچوونەکەی یعنی 10,000 خێراترە لە ڕێژەی ئاسایی واتە زۆر بە خێرایی وە لە ناو دەچی لەبەر هەندێ ئەمە تەسەوڕ دەکەین کاریگەری مرۆڤی لە ناوبردننی زیندەوەران هیچی کەمتر نەبیتن لەگەڵ کاریگەری ئەو نێزەکەی کە هات لە 65 میلیۆن ساڵ پێش ئێستا بەبەر بەرزەوی کەوتو دیناسۆرەکانی لە ناوبرد زۆرە لە ناوچوونەکە ئەو لە ناوچوونە بە لە ناوچوونێکی گچکە لە قەڵم نادرێتن پێ دەگوترێتن لە ناوچوونی شەشەم یەکسانە بەو لە ناوچوونە گەورانەی کە لە مێژووی زەوی لە ڕابردوودا ڕوویدایە کەواتە ئەمەوە وەکو مرۆڤ دەکرێت بڵێن ئەمە سیریال کیلەرەکەینە بە کورتی ینی بە کوردی وەکو بڵێن ئەمە ئەوەکەینەوە ئەو مشکلەیەمان دروست کردی ها دەبێ هاوڕابینە سەرەوەی کە ئەمەینە و ئەگەر بێت و ئەمە بین دەبێ ئەمە شتێکمان لەدەست بێتن ئەو شتە ڕوو نەداتن باشم تەماشای گۆڕانی کەشوها
کە شەپۆلی گەرمی دەینی لەگەڵ خۆشی چەندین نەخۆشی دیکە دەینیتن مەسەڵەن کە هەندێک ئەوەی دیکە هەیە هەبوونی خۆڵبارینی دیسانە چەندین نەخۆشیەکەی دەینتن کەواتە تو لێرە تەندروستی مرۆڤیشت دەکەوێتە ژێر پرسیاری لەگەڵ گۆڕانی کەشەوە لەوانەیە خودی ئەو شتانێک ئەمە لە ناوی داینە ئەمە نەزانین دەزانین شتێک هەیە بە حەزم لێ ئەوی لەناو کەوانە چی پێتان بڵێم ئەمە ئەمە خراپە بە چەند خراپە نازانین دەکرێت بڵێن بە توێژینەوە لە بۆت بە دیار بکەیتن بەڵام بە توێژینەوەش زەحمەتە بە دیار بکەیت هەندێک گرفت هەیە لە ناومان ڕوو دەدەن دەبی کۆنفرانسی زۆر گەورەی لە بۆ بکرێتن هەموو سەرنجی زاناکانی خۆمان توێژەرەکان ئەوانی لێرەشن هەموو دەی بخرێتە سەر ئەو بابەتەی ئەمە هەتاوەکو ئێستا بەرچاو ڕوونیەکی زۆر باشمان نییە لە بۆی کە خۆڵبارین کووە ئەوکەی کە ڕوو دەداتن و یعنی شتێک پێپەر و داتا و مۆنیتەرینگەکی زۆر باشمان لەوەی نیە هەر دەرێن خۆڵبارینەوە هاتوو بەڵام لەگەڵیشیدا تەماشا دەکەی کاریگەریەکانی بەجێ دێڵیت و هەموو نەخۆشخانەکان پڕ دەبن و چەندین خەڵک جیان لەدەست دەداتن ئەمە لەناو سەردەمی چالاکبوونەوەی زیندۆر مایکرۆبەکان دەژین ئەگەر بێت و کۆڕۆنا هاتبیتن بەهۆی هەر ئەوە چی یعنی بڵێن دەرێن لە تاقیگەی دەرچووە ئەگەر بێت و تەماشای ئەوکەی بکەی پرۆسەکەی بکەی کە زیندەوەر کۆز دەکاتن ڤایرۆسی خۆی تێکەڵ دەکات لەگەر دانیشتوانی ئەو زیندەوەرانی کە لە شوێنێکی دیکەنا بەفرەکان کە دەتاوێنەوە ئەو ڤایرۆسانە لە نایدا بەڕلا دەبن کە پێشتر هەیە کەواتە هاتنی پاندەمیک وبا پەتای گەورەی وەکو کۆڕۆنای لەسەر یەکتری شتێک نییە تو بڵێ مفاجئەیە ئەوە لەناو گۆڕانی کەشەوای شتەکە ڕوو دەداتن ئەجا من لەسەر ئەو سلایدی ڕادەوەستم ئەوانە هەموو بەلایەکی ئەلەو نوقتەی وەکو بڵێن هەم جار فکر لێ دەکەمەوە گۆڕانی کەشەوە خۆی پرسەکە زۆر خەڵک بە پرسێکی ژینگەی تەماشا دەکات بەڵام ئەو هانیە ئەوەی کە ئەو کەسانی لە بواری گۆڕانی کەشەوای قوڵ دەبنەوە تەماشا دەکەن گۆڕانی کەشەوە پرسەکە کاریگەری دەخاتە سەر ئابووری لەبەرەوەی ئەتو پێش هەم شتێکی هاتنی هەر ئینسیدنتێک بەهۆی گۆڕانی کەشەوای واتە تو ئەو ناوچێت وەکوەیەکە لە ڕووی ئابووریەوە بەهاکەی لەدەست بداتن بەرەو قەردار بوونەوە بڕاتن باشە لەگەڵ هەر لافاوەچی لەگەڵ هەر شەپۆڵەکی گەرمی لەگەڵ هەر خۆڵبارینەچی ئەو هەمووی زەرری ئابووریە و ئەم باس لە شتی گەورەتر ناکەم کە بە یەک ئیڤێنتی ناپێورێتن بەڵکو بە درێژخایەن دەپێودرێتن بۆ نمونە ئەوە لەسەر ئابووری بەو شێوازەیە کاریگەری گۆڕانی کەشەوە لەسەر کەرتی ئاوی شتێکی کارەساتبارە دیسانە کەرتی ئاو زۆر مەترسیدارە بەرامبەر بە گۆڕانی کەشەوە نەک مەترسیدار بەڵکو بڵێن هەستیارە لەبەرەوەی نەخشەی بارانبارینی دەگۆڕدرێتن و بە هەڵمبوونی سەرچاوە ئاویەکانت ینی ڕوو دەدەن کەواتە کەرتی ئاوت کارەساتبارە ئەگەر بێت و استراتیجیک بە شێوازێکی استراتیجیک تەماشانەکەین کەرتی تەندروستی لە سلایدەکەی پێشتر باسم کرد کەرتی ژینگە ئەوەش هەممان دەزانین کە ژینگە دەکەیت کەرتی کشت و کاڵ لە عێراقی لە 2020 ملیۆنە کەس گوندی خۆی بەجێ هێشتێ لەبەرەوەی بەهای ئابووری و کشت و کاڵ لەدەستدا هاتە ناو شارەکان و لە هەمووشی مەترسیدارتر کە پێدەگوترێت مایکرۆسیستەم وەکو بڵێن فامیلیز کۆمیونیتیز سۆشیال سێرکڵز ئەوانە هەمووی ئەوە دەبێت وەکوەیەکە بۆ مەلەرزە لێ ڕوو بداتن وەکوەیەکە شتێک لێ ڕوو بداتن یعنی ئەت بۆ مەلەرزە ئەگەر بێت و لە شوێنێکی ڕوو بداتن هەست بە کاریگەریەکەی دەکەیت گۆڕانی کەشەوە دەبیتە هۆی ئەوەی کە سترێس لەسەر ئەو سیستەمەی دروست بکاتن یعنی ئەگەر بێت و کەسەکەت دێت دەستدرێژی کردە سەر کەسێکی دیکە بە سیلاحی کوشتی لەوانەیە ئەتو بە ئەوەی لێک بدەوە بە مۆڕال لێک بدەوە بەڵام کۆڕەلێشنیە هەموو ئەو ڕووداوانەی کە لە ناو کۆمەڵگەی ڕوو دەدەن ئەمە بە توێژینەوە تەماشامان نەکردێ بەڵام وەکوەوەیکە لە سووریا ڕوویدا بە توێژینەوە تەماشایان کردێ دیتیان ئەو کودەتا و ئەو بەهار و ئەوەی کە لە سووریا ڕوویدا لە پاش 2010 هۆکارەکەی گۆڕانی کەشەوە بوو کە بۆ هۆی کۆچپێکردنی فەلاحەکان لە بۆ ناو شاری و چینایەت و ڕوویدا و یەکتریان قبول نەکرد و بەریەک کەوتن هەمان شت ئێستاوە لە عێراق ڕوو دەداتن و فەلاحەکان وا کۆچ دەکەن لەبەرەوەی چی دیکە ناتان ئابووریەکی باش بەدەست بینەوە ئەوانە لێک نزیک بوونەوە کە ئەوانە لێک نزیک بوونەوە ئەوە دیسانە دەخرێتە ژێر ئەوەی ڕوو دەدا ئەو شتە بڵێن ئەمە پرسیاری ئەومان لە بۆ دروست دەبێتن ئەگەر بێت و سەرچاوەکان کەم بوونەوە
ئەو کاتە حتمما بربەرەکانی لە بۆ بەدەستێنانی سەرچاوی زیاد دەکاتن ئەدی شەڕ و کوشتن لەسەر چ ڕوودەداتن لەسەرەوەی ڕوودەداتن کەسێک خۆی بە ساحێبی شتێکی دەزانیتن لەو لایەکە چکە ئەویش خۆی بە ساحێبی دەزانیتن لێک تێناگەن و دەبیتە هۆی ئەوەی کە یعنی بەبەردەوامی شەڕی عەشائیری ڕووداتن گرفتی ئاوی کە مشکلە لە بۆ دروست دەبیتن گرفتی کشت و کاڵی کە مشکلەی لە بۆ دروست دەبی هەموو ئەوانە ئەوە پێ دەکات چاقەچی لێ دەداتن یەکسەر ئەوانە شۆشی بڵێن ئاگریان تێبەر دەبیتن ئەوجا گۆڕانی کەشوهۆی وەچی وەیە کە ئەتو لە ناو ماڵەکی بی کە ئەتو ئەو کاتی بەسحەتی ئەگەر بێت و پلەی گەرمیت لە 25 جێژیر کردبی بەڵام ئەگەر پلەی گەرمیت چوە چلی لەولاش پلەی گەرمیەکەت مەسەلەن ئەوەی لەگەڵدا بوو تۆز و خۆڵی لەگەردا بوو تو لە ناو ماڵەکی دایکە ئەو ماڵە بەردەوامی تێدانی سیفاتی بەردەوامی تێدانی ئەدێگە بێت و خودی وڵاتەکەت لەنا ئەو ئەوەی دابی کە عێراق بە پێنجەم هەستیارترین وڵات دادەنگرێتن لە جیهان لە بەرامبەر بە گۆڕانی کەشوهای ئەدێگەر بێت و لەنا ئەو وڵاتی چینایەتی گەلک زۆر بیتن ئەتێگەر بێت و لایەک باش بلای خراپ بیتن خراپەکە چی بەسەردێ حتمما چاوی لە باشەکەیە هەموو ئەوانە شتن کە پێمان دەڵێن گۆڕانی کەشوها زۆر گەورەترێ لە بابەتی ژینگەی بەڵکو دەگاتەوەی کە ئەمنی قەومی دەخاتە ژێر پرسیاری ئەگەر بێت و زۆر بە وردی تەماشا بکەین هێستامە لە چ دۆخەچی داینە ئەگەر بێت و بە توێژینەوە تەماشا بکەین یاخود بڵێن بە توێژینەوە نا بەڵکو بڵێن بە مۆدلینگ و بە سیمولیشنی وها لێک بدرێتەوە ئەو شتانی کە پێشتر ڕوویدایە و ئەگەر بێت ئەوها بەردەوام بێتن بەرەو چێن دەردەڕواتن شتەکە من پێشنیار دەکەم ئەو کەسانەی کە یعنی بڕیار بەدەستن و بەرهێنان لەو بابەتەی بکەن لەبەر ئەو بابەتەیە کە ئەمە لێ دەترسین هەتاوەکو ئێستا ئەم 30 دقەم لە کاتی خۆم بردیە جەماعەت ئەو 15 دقەی دیکە کە مایە تەسەوڕ دەکەم بەشی ئەو سلایدانە بکاتن کە هەیە ئەم پێتان دەڵێم گۆڕانی کەشوە قەیرانی ئاوی لە سەرانسەری جیهانی خستیتە وەکو بڵێن کردیتی قەیرانێکی گەورە تەماشا بکە ئەوانەی کە قاوەینە لەسەر ئەو نەخشەی ئەوانە نە کە مەترسی جەنجی ئاوی لێ بەدی دەکرێتن تەماشا بکە منتیقەکەی مەشقاوەی هەڵدەستیتەوە ڕاستە ئەوە مەسەلەن سوودانە کە ئێستاوە جەنجی لێ ڕوویدایە لەوانەیە 2-3 ساڵ کە ئەو زەبە دیار بکرێتن ئەو جەنگە هەر پەیوەندی بە ئاوی هەیە بەڵام بەونە ئێستا مانیفستیشنی ئەو جەنگەی ئەوها ناکرێتن بەڵکو دواتر بە دیار دەکەوێتن تەماشا بکە ئەو جیهانێک کە زۆر مەترسیدارن ناوچەکەی مەیەکە کە لەوانە ئەمە ناتوانین ئینکار لێ بکەین European Commission's Joint Research Center ئەو لێرە دەرمهێنا ئەو بابەتە تەماشا دەکەی ئەمە سەرچاوەی ئاویمان زۆر باشە وەکو بڵێن دۆخی هەرێمی کوردستان لەو دۆخی ئێستا سەرچاوەی ئاویمان باشە و دارستانی سروشتیشمان یعنی تەماشا بکەی ئەو پارچە سەوزانی کە دەبینی ئەو شوێنانەیە کە یعنی دەتوانی بڵێ پێ بگۆترێتن vegetation covery هەیە ئەتو پێگەکەت زۆر باشە بەڵام ئەتو دەبی ئەو باشەی بخەیە دۆخی بەردەوامی sustainability چونکە گۆڕانی کەشوە واتە چونە ناو قۆناغی resilience واتە چ واتە تو مقاومەی بکەی بەرامبەر بەو سەختیانەی کە ڕوبەڕوومان دەبیتەوە واتە منداڵ و نەوەکانی مە کۆچ نەکەن بتان مقاومەی بکەن و بیانگەینە ئەو ڕفاهیەتەی کە سەرڕای ئەوەی کە گۆڕانی کەشواش ڕوودەداتن بگەنە ریزیلینسی ئێستا چەمچی ریزیلینس چەمچی هادئ بوونەوە و ئارامبوونەوەیە کە پەرێ پێدەدرێتن هەموو فەندەکانی وڵاتان لە بۆ وڵاتی وەکو عێراقوانە تەنها لە بۆوەیە کە بپیون ئەو فەندە دەبێتە هۆی ئەوەی کە ئەتو ریزیلینسی بەرپا بکەیت لەو ناوچەی کە ئەو ئیشەی لێ دەکرێتن یاخود ئەو پرۆژەی لێ دەکرێت کلایمەت ریزیلینس ڕاستە ئەو ریزیلینسە بابەتەکە پەیوەندی بە کلایمەتی هەیە بەڵام ئەگەر کلایمەت ریزیلینس پێگەیشتن زۆر شتی کەش دەکەوێتە دۆخەچی باشتر کشت و کاڵ دەکەوێتە دۆخەچی باشتر ئاو و هەروەها تەنانەت ئەمە دەتانین بڵێن کەرتی ئابووریش دەستە دۆخەچی باشتر ئەو کاتی کە کلایمەت لە بەرامبەر کلایمەت ئێمە خۆڕاگر بین ئەجا لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە استراتیژی ئاومان استراتیژیەکی باشە دەکرێت ئەو لێرە ئەوە نەکەین قسەی لەسەر نەکەین زۆر قسەی لەسەر دەکرێتن بەڵام ئەوەندەیە ئەمە بڵێن سەرچاوی ئاویمان هەیە بەڵام کو باشتر دەکرێتن کو دەکرێتە ناو ریزیلینسی باشە ئەوە
وەکو بڵێن ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستانی لە زیادبووندا ئەوەش دیسانە ئەو ڕێژەی دانیشتوانی عێراقیە ئەمە لەناو ئەوە چی دانێ بەعام ڕێژەی دانیشتوانی کە زیاد دەبیتن دیسانەوە پرسیار دەخرێتە سەرەوەی کە ئەگەر بێت و ڕێژەی دانیشتوانی زیاد بیتن کێشەکان ئەکسیلێرێت دەبن و عێراقیەکە لە وڵاتانی ڕێژەی دانیشتوانەکەی لە زیادبووندا ئەنتیکەم بۆیە دێت زۆر وڵاتی ئەوروپی هەیە ئەوە هیچ هەندێکیان لە دابەزین هەندێکیان سابتیان کردیا کە من ئەوانەی ئێستا لە زیادبووندانە لە ئەوەی خۆیان ئێستا لەناو هەنگاریای ڕێژەکە ساڵ بە ساڵ دەپیونەوە کەم دەبیتەوە بەڵامی ئەی عێراقی زیاد دەبێت ئەو زیادبوونە زۆر کەس پێی وایە ئەوەیە وەکو بڵێن دەرفەتە بەڵام لەناو گۆڕانی کەشەوەی قەیرانی گەورە دروست دەکاتن لەبەرەوەی ململانەی لە بۆ سەرچاوەکان زۆر زیاتر دەکاتن ئەجا لایەنە نەرێنیەکان ئەو شتێکم بڵێم لایەنی نەرێنی بیتن سەخت بوونی کەشەوایە بەعام ئەمە لە ژینگەچی دەژین کە عێراق پار لە 2022 9,000 شەپۆڵی خۆڵبارینی لە بۆ هات یعنی شەپۆڵی خۆڵبارینیش کارەساتەشی گەورەیە کە ڕوودەداتن یعنی ئەوە نییە بڵێ ئەتو چاوەڕێ بکەی بێتن شتەکە گەهات هەیلالۆی دەوێتن باشە لافاو شتەکە عینن زۆر لە بۆمان دێتن شەپۆڵی گەرمە ئەوانە کاتو هەر خۆڵبارینەکت لە بۆ دێتن خواست لەسەر ئاوی زۆر زیاد دەبێتن ئەمە ئەومان تەماشا کردیا هەموو ئەو زیانی کە یعنی پشت بە ئاوی دەبەستن ئاوی ژێرزەوی بی یاخود ئاوی ئیفراز بیتن پاش خۆڵبارینی ئیدی ئەو جاروە ئەو ڕووداوانە ڕوودەدەن کە مەسەلەن ئیفراز دەتەقی یان شتەش دیکە و کوڵن کۆڕەلیشنەکە هەیە لە بینی ئەوانە بڕینەوەی دارستانی دیسانە دەڵێت و ڕێژەی دانیشتوانت زۆرە پێویستی بە وزەی هەیە وزە نییە دەستی داری دەبڕیتەوە کەواتە ئەو شتێک ئەم پێم دەگوت ئەوە شتێکی باشە کە ئەمە ڕێژەی سەوزاییمان هەیە ئەگەر نتانین بەردەوامی پێ بدەین لەوانەیە دارستانەکانمان بڵێن خودی خۆمان لە بۆ ئەوەی کە وزەی بەرهەم بهێنین دەستمان بە وزەی نەگاتن کە لە بۆ زستانە بچین داری ببڕینەوە وەکو بڵێن دانیشتوانی ناوچەکەی هەر لە بە ئەو مەبەستەشنا بەڵکو لە بۆ مەبەستی کشت و کاڵی ئەمە تەمشای سەتەلایت ئیمێجی 10 ساڵ پێشستە لەگەی ئێستا دەکەین تەمشا دەکەین زۆر شوێن هەیە دارستان بۆ ئێستا تەخت کرا بوویتە مەزرعە بوویتە تەماتەی لێ دەچیندرێتن کە پێشتر دارستانی بەڕووی بووە 10 ساڵ پێشستە دارستانی بەڕووی بووە بەڵام ئێستا شۆفەری لێ دەدرێت و ئەوە نییە وڵاتەچکە هاتبێ ئەو شێ بکاتن ئەوە هەر ئەو شوێنانەیە کە زۆر نزیکە لە ینی تەنها ئەوەندەیە یعنی ئێستا من بێم بڵێم بە توێژینەوە ئەو شتێک پشتڕاست بکەینەوە ئای بشورەیەکە لە بۆ خۆمان کە بەدەستی خۆمانەوەی شێ دەکەین باشە هەندێک شوێن هەبوو پێشتر دارستان بوو لێر بوو نەدەتاین بەناودا بڕۆ ئێستا ناتاین بەناودا بڕۆی لەبەر سیم و هەمووی کرایەتە مەزرعە ئەوە جەستیفیکیشنەی دەینەوە ئەوانەی کە کردیانە مەزرعە دەرێ ئەمەش دارمان چاندیە کاکە دارەکانی گۆ بە زەبری ئاوی گەورە دەبن بەڵام ئەو دارانی لێن دەرهەبوون دێمی بوو ئەواتە معادلەکە دیسانە هەبوونی شتێکی کە سترێسی لەسەر ژینگەکە و ئیکۆسیستەمی دروست دەکاتن قەت یەکسان نییە کە بە شتێکی کە پێشتر هەبوو بە شێوازی سستینەبڵیتی زۆر زار ئەو شتەش هاتیتەوە کنم دەڵم ئەوە ئەمنەوەی ناکەم ئەشهەدی لەبۆ ناکەم ئۆکەی لانی نەرێنی ئەمە لەناو پیسبوونی هەوای داینە پیسبوونی هەوای بە توێژینەوە پشتڕاست کرایەوە دارستانی سروشتی کە لە دەستماندا ئەوش بە توێژینەوە پشتڕاست کرایەوە خراپی کوالیتی گواستنەوەی گشتی ئۆکەی دیسانە شتەشی دیکە هەیە ئەمە لەو سلایدێ خۆزگە ئەوم بەبیر بەیە ئێستا توێژینەوەش دیکە بڵاو بیتەوە عێراق لەبەرەوەی کەشەوایەکەی گەرم نەبووە کە هەمووی بە تایبەتی پەیوەندی بە گۆڕانی کەشەوایی هەبیتن هەبوونی ئەو حەق لە نەفتیانەی کە بە بەردەوامی گاز فلێریان هەیە ئەوش هۆکارەکە لە بۆی کە گەرمی لە منتیقەی عێراقی لە بۆ ئەوەی کە بەرهەمێنەری نەفتیە سەبەبەک بیتن وەجە بزانە یعنی ئەمە زۆر شت هەیە دروستمان کردی و نازانانی وەچی گوتیە تو دەرێ ئەمە دەڵێن خراپین بەس نازانین چەند خراپین ئەوە پێویست بە توێژنەوە چش ناتوانین بگەی ئەو شتەی پێویستی بە چەندین کۆنفرانسی زانستی هەیە هەتاوەکو یەکلات بیتەوە ئەمە لەو ئەوەندە خراپین لە چێن دەری ئەو خراپی داینە چارەسەرەکە بەڕاستی ئەگەر بێت و تەمشای چارەسەری بکەیت ئەم هەتا ئێستا هاتیمە باسی شتی نەرێنی کردێ با بێنە چارەسەری چارەسەری جیهانی لە بۆ وەیە کە کەمتر
ڕێژەی دوانۆکسیدی کاربۆنی لە بەرگەهەوای زیاد بی ئەخۆ بڵێن دوانۆکسیدی کاربۆن لە بەرگەهەوای زیاد بی ئەو چارەسەرە جیهانیەکەیە. کەمکردنەوەی ڕێژەی دوانۆکسید پشت بەسترێتن بە وزەی سەوز، پشت بەسترێتن بەو شتانێک کە سەستەینە بڵن، پشت بکەنەوە لە نەوت و گازی ئەوکە بڵێنەوە چارەسەرەکەیە. ئەوروپا دەیەوێتن لە ساڵی 2050 ببیتە کیشوەرەی نێت زیرۆ لە ڕووی دوانۆکسیدەوە، سفر ئەوەی هەبی فوت پرێنتی هەبیتن. ئێستا هەموو ئەوەکە هەموو تەوەجوهی ئەوروپای لە بۆیە کە بگەنە ئەو مایلستۆنی کە لە 2050 ببنە کیشوەرێک کە نێت زیرۆ بیتن. ئۆکەی دەڵێ ئەمە دەمانوێتن شوێنی دیکەش هان بدەین، بەڵام لە لای خۆمانەوە ئەمە دەست پێ دەکەین. ئەم دێم ئەو جارێ باسی ڕێکخراوی هەسار دەکەم. ڕێکخراوی هەسار لە کاتێک دامەزرا ساڵی 2019 بوو، ئەمە لەنا ئەو معاناتانە دابوون، دەمانگوت ئەو شتەکە ئەوەندە گەورەیە بەس چی لە بۆ بکەین، ئێوە خۆ شتەکە بەمە چا ناکرێتەوە، بەس بین خودی ئەو پەیامەی بگەینین و خودی ئەو هەماهەنگەی لەناو گەنجەکان زیاد بکەین. دەکرێت بڵێن ئەگەر ئەکسپۆنێنشیالی ساڵانە ئەمە شتەکەمان ئەکسپۆنێنشیالی زانین بە زمانی خۆمان بڵێن دووقات، کاریگەریەکە ئەگەر بێت 1000 داری بچینی ساڵی دابێت بکە 2000، ئەگەر 2000 چەند ساڵتری دابێت بکە 4000، واتە بەرەو دووقات بنەوە بڕۆ. ئەو کاتی لە بۆ ماوەی 10 ساڵی کاریگەریەکە زۆر ئەوە دەبیتن، یعنی زۆر گەورە دەبیتن. واتە ڕێکخراوەکە هەموو فکرەکەەوە هەبوو کێشەنیە لە شتی گچکە دەست پێ بکە ببورن، لە شتی گچکە دەست پێ بکەم، بەڵام دووقاتی بکەنەوە، چاقاتی بکەنەوە. ئەوەکە بە فکرەکە بوو. ئامانجەکەشی بریتی بوو لە گۆڕانی کەشوهەوا، وەکو ئەو سێ ڕسمەی دەبینی. ئەوە لە 2020 یەکەم هەوڵی چاندنی بوو کە 1000 دار بوو. ئەو ڕسمە بە درۆنی گرتیتمان کە ئاوی ریسایکل دەکەینەوە لە بۆ ئاودانی ئەو دارانەی کە چاندیتمان، وەکو بڵێنەوە ئەو شتەش هەر ڕێکخراو بەخۆی دروستی کردیا. خۆشتی حاضر هەیە، بەس ئەم هەر هانی ڕێکخراوی دەدەم کە بەخۆیان بتان بگەنە برێک فروی باشە دۆزینەوە، لە بۆی کە ئەگەر شتەشەوە بوو بەخۆیان ببنێ ئەکسپرت، نەک پێویست بۆی بکاتن ئەکسپرتەش لە ئەڵمانیا بهینین لە بۆی کە بەس کۆنسڵتانسی لە بۆ بکەنە، بەخۆیان ببنێ و بزانن کە ئەو شتەکو بە سەریعی بەرەو زێدی کەش دەتانین بڕواتن. ئەم دێمە سەرەوەی باسی ئەو شتێ دەکەم. ئەوش پرۆژەی چاندنی ملیۆنێک دار بەڕوو لە ئەوەی لە تەخەیلیمە لەسەر 120 مەتری دەمانوێت دارستانێکی چڕ دروست بکەین. هەتا وەکو ئێستا وەکو بڵێن دێمە سەرەوەی پرۆژێکە لە چێندەر هەتا چێندەر ئەوەی کردیا. ڕێکخراوی هەسار کار لە سێکتەری دروستکردنی دارستان پەرەپێدانی کەرتی ئاو دەکات. ئەو دوو شتەی کردیتە سکۆپی خۆی. کار دوشتی پەیوەندی بە گۆڕانی کەشوهەوا هەیە، پرۆژەی چاندنی ملیۆنێک دار بەڕووی هەیە، پرۆژەی ریسایکلکردنەوەی ئاوی هەیە و پرۆژەشی دیکەی هەیە کە دەیەوێتن بگاتە نێت زیرۆ وەتەر کۆنسەمشنی، نەک نێت زیرۆ ئینەرژی کۆنسەمشن. دەمانێت بگەینە نێت زیرۆ وەتەر کۆنسەمشنی، نەک بەو مانایەش کە هیچ ئاو خەرج نەکرێ، ئەوەی حەق خۆتە ئەوەندەی خەرجکە. ئەوکەی دیکە دەوی لە ڕێی ریسایکلی بی، دەبی لە ڕێی مەنەج ئەکویفەر ریشارج واتە تێکردنەوەی ناو ئاوی بیتن، ئاوی بارانی بی. مهم ئەوەکەیە، ئەوە فکرەکەی لە هەمووشیان چوینە پێشەوە. مەسەڵەن چوونە پێشەوەی پرۆژەی چاندنی ملیۆنێک دار بەڕوو لە 2020 ئەمە 1000 نەمامان چاند، یەکەم هەوڵ بوو. لە 2020 لە 10 ڕۆژی 6000 نەمام چێندرا و ئەنجامەکەشی یعنی ئەوەندە باش نەبوو سەراحەتەن. یعنی وەکو بڵێن یەکەم چاندنی بەرفراوان بوو، وەکو بڵێن ئەوەی تێدا بوو، چالنجی زۆر گەورەی تێدا بوو لە بۆ یەکەم زار. بەڵام لە ساڵی 2022 تا 2023 لە ماوەی 3 مانگی تواندرا بگەینە 315,000 داری و ئەو شکلێک کە ئێستا دەبینن ئەوەی ئێستاە مانگەک پێش ئێستاش بڕۆینە ئێندەرەوە هەیە کە دار بەڕوو چێندرایە. ببینی زۆر غەریبەوە کە دیارە مەسەڵەن 10 سانتیم یاخود بڵێن 20 سانتیم هاتە دەرە 25 سانتیم، بەس کە بە حەفارەی قۆڵ دەکەیت دەبینی 75 سانتیم ڕەجی چ دەخوارێ. مە دارێکمان هەڵبژاردیە ناوچەکەمان ئاشنایە پێی زۆر بە سەریع قبولی دەکات و مەرجی بەردەوامی و سەستەینەبڵێتی تێدایە. ئەوەکەی نەخشەکەیە لەکن مازدی مۆڵی ئێستا هەیە، هەتاوەکو جادەی بنەسلاوی ئەوەش ڕەت دەدا ببوورنەوە لەوە شەندێک زیاتریشان بەغڵەتی ئەو وێنێمدانە ئەو بەر و ئەو بەر. ئەوەی ئێستا ئەنگۆ دەبینن ئەوە ئیماجینێشنە، بەڵام لە واقعدا ئەو هەیە. ئەو دارانە ترێنەر تری پێ دەگوترێتن، سێبەری لەسەر دروست دەکاتن، ئەوانەشیان داری نێتیڤن لە بەڕوویەوە هەڵمان بژاردیە. هۆکارەکەش ئەوەیە لە تەبیعەتی دەرو بەڕوو بە پەرست دەڕوێتن، ئەمەش بە پەرست دەچینینەوە هەتاوەکو چانسی ئەوەی هەبیتن کە وەک کۆمیونیتیەکی لێبێتن. ئامانجەکەی
دەمانوێت ڕێگری بکەین لە بە بیابانبوونی زیادکردنی ڕێژەی سەوزایی بکەین دووبارە بنیاتنانەوەی ئیکۆسیستەمی بکەین تەوانەوە زۆر گەورەیە وەکو بڵێن ئەگەر بێت و هەموو ڕووبارەکەی پێکوە بنێن بەقەدەر 65 یاریگای تۆپی پێ 11 یاریزانیە ئەوەی لە ئێستا هەیە ئەو ساڵ ئەگەر بێت و هیچ قەیرانێکی گەورەی ئەوها وەکوی ئێستا بەردەوامی نەبیتن ئەمە ئامان زمان ئەوەیە کە بەتاواتی ملیۆنەکەی بچینەوە تا 700,000ەکەی دیکەش بچین ئەو کاتی وەکو بڵێن پرۆژەکە دەگاتە ئامانجی خۆی کە ئێستا 315,000 نەوام چەندرا و ئەوەی دووەم پرۆژەکەی دووەم پرۆژەی ڕیسایکلکردنەوەی ئەکو ناوکە بزە بۆچ خۆمینە ئەوە کورتکراوی شتە چیە کە لە بینی کلایمێت و وەتەر و ئەو شتانەیە گرنگ پار ئەو وەختانە ئەم لە کوردستانێ بووم سەردانی جێکەم کرد لەو مەزرایەکەیە بە بۆڕێکی 2 ئینجی ئاو هاتە دەرێ ئەمە هەموو حەفلەمان کرد شتەکە ها بگوتمان با بە خۆمان بکەین بەڵام بە بەردەوامی ئیشیان لەسەر کرد و وەکو بڵێن بە ترایل ئیرۆر یونسێف ها بەشێتی لەگەڵەمە کرد لە ئێستادا توانای ئەو سیستەمەی 200 متر سێجا لە ڕۆژەکی دەتانیتن بەرهەم بهێنیتن بە کوالیتێکی کە لە ستاندەری ئاودانی داری لە ستاندەری ئاوداری داری بەفا و ستاندەری ئوردەنی و ستاندەری عێراقی و ئانە هەموو تەماشامان کردیا لەناو ستاندەرەکەیدا واتامە چمان کردیا ئەو ئاوەی کە لەو گەڕەکانە دێتن کە دەستە ناو مەزرای و بەخۆی دەستە ناو کەندە پیسی وەمان کردەوە ئاوە لێرەڕە ببیتە ئاوەچی کە داری پێ ئاو بدرێتنەوە بە کورتیەکەی ئەوش سیستەمەکەیە حەزم لێ نییە زۆر ببیتە تەکنیکال بەڵام سیستەمێکمان دروستکردێ پێ دەگوترێتن بەفڵ سیستەم بە گراڤیتی ئیش دەکاتن و بە وزەی خۆریش ئیش دەکاتە کارە باشی پێویست ناکاتن بە کورتیەکەی تموحمانەوەیە کە ئەو سیستەمە لە جێ دیکەش دابنین ئێستاوا لەسەر خەتم لە بۆ پارچی دابنین پارچی سامی عەبدوڕەحمان و دەمانێت ببینە شارەکانی دیکەش بەس وەکو بڵێن ئێستا دەمانێت ببتە مۆدێلێک وەکو بڵێن پاتێنتی هەساری بیتن ئەو هایە فکرەکە چۆن ئەنگۆ دەتان یارمەتی ڕێکخراوی هەسار بدەن ئەوە لەوانی ئەنگۆ زۆربەتان ئاشنا بن هەندشتان هەبن ئاشنا نەبن ئەوی ئاشنانی نام دەڵێن فۆڵۆمان بکەن زۆر شتێکی باشە و ئەگەر ببیە خۆبەخش لە کاتی چالاکیەکان بەشداربی ئەوە هەر زۆر باشتریشە و زۆر کەس هەیە دەتانیتن فەندرایزینگی لە بۆ بکاتن چکە دیسانە ڕێکخراوەی قازانجنەویستە و لەسەر ئەوەی یعنی بەخشینی بەڕێوەدەستنەوە باشترینیشە بە کورتەکەی ئەوە وێبسایتەکەیە دەتانن لە وێبسایتێ زانیاری زیاتر وەربگرن ئەوش ئیمێلی منە دەرەنجامەکە دەتان بڵێم گۆڕانی کەشوە مەترسیەکی گەورەیە بۆ سەر مرۆڤایەتی و ئیکۆسیستەمی بە تەواوەتی گەربێتەوە دەرەنجامبی گۆڕانی کەشوە بەردەوامی و کاریگەری بەسەر هەموو وڵاتەکەیە بەبێ جیاوازی دەکرێت هەندێک وڵات ئێستا لێ مستەفید بیتن بەڵام ئەوە نابێتە مستەفید لە کاتەچی تەواوی وڵاتەکانی دیکە لە قەیرانی دابن بڵێن ئاخیرەکەی هەر پڕشکەکەی پێ دەکەیتەوە لە بۆ زانیاریتان ڕووسیا ئێستا لێ مستەفیدە چکە هەموو ئەو جەمسەرانی کە لەوان نزیکە و دەتانەوە دەتانیتن بکاتە خەتی ئاوی و پاپۆری پێ بنێریتن لە کاتێک پێشتر هیچ ئەو دەرفەتەی نەبووە پێویستمان بەکاردانەوەی دەست بەجێ لە بۆ ڕوبەڕبوونی گۆڕانی کەشوەها باسی 2 قات و 3 قات و 4 قات و 8 قات وانم کرد لە بۆیە کە بتانین مەسەڵەن چاندنی دارستانی بەرەو ئەوەی ببین پشتێنێ سەوزایی پێ دروست بکەین هەوڵەکانی تایبەت بە ڕوبەڕبوونی گۆڕانی کەشوەها دەست پێکردی ئەوەی زۆر مهمە ئەگەر ئێستا بڕۆی لە کەسێکی بپرسی کە ئاگاداری ئەو بابەتەی بیتن دەرێتن لە هەرێمی کوردستانی شتەکەیە دەستی پێکردیە بە شاهێدی ئەوانەی کە هاوبەشن لەگەرەمە وەکو ئەوانەی کە لەسەر ئاستی جیهانی هاوبەشن لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتاوە پێستا ڕێکخراوی هەسار زۆرترین داری چاندیە لە مقارنتن بە هەموو وڵاتەکانی سعودیە و ئیمارات ئەوانە شکە هەیە ئەوان باسی ملیارێک و ملیۆن و 100 ملیۆن شتیوا دەکەن بەڵام هەموو ئێستا ڕقم و نەچتە بواری جێبەجێکردنی لەوانشە هەندێک شتیان کردبێتن بەڵام بە مقاولات کردیتیان کۆمپانیاش سینی مالیزی هاتیە یەک کۆمەڵ پاریان دایتێ بە خۆتان زان گەورەترین مشکلی قەتەڕی مەسەڵەن ئەوەیە کە پارەکە گەلک زۆرە نازان چ لێ بکەن بەس هەسار بەخۆی هاتیە گەنجەکانی خۆمان هاتینە هەماهەنگی دەکەن و دەستیان بۆ شتێک کردیانی قەت مقارن ناکرێتن شتەکە داری دۆلارێک ڕادەوەستن لە چاندنیوە بەڵام دڵنیام لۆی کە ئەوانەی کە ئەوی شەی بە مقاولات دەکەن زۆر گرانتر ڕادەوەستن و سوپاس لە بۆ گوێگرتن تا هیوادارم چێشتان لێ وەرگرتویتن
والله زۆر خۆش زۆر باش بە دەستت خۆش بێ کار بەڕاستی هەم شێوازی خستنە ڕووی کێشەکە هەم دەست پێکردن لە با بڵێن گلۆبەلی لە جیهانی و دوایی هێنانەوەی بۆ کوردستان و دواتریش چارەسەرەکان زۆر عملین یعنی چارەسەرەکان مستحیل نین ئەوانەی گەباسی دەکەین و دەستخۆشیشتان لێ دەکەین بۆ ئەو چاڵاکیانەی هەسار من لە لای خۆمەوە لەگەڵتانم بە هەموو نەوەک بە خۆمان و بە ئاکادیمیا هەم بە با بڵێن لانی دارایی کە بەپێی توانای خۆمان هەمیش بە ڕکلامکردن لە بۆ کارەکەی ئێوە کە ئەوەش دەچێتە خانەی ئەوەی کە ئەمە لای خۆمان بڵاوی پێ بکەینەوە ئەمە لای خۆمان ئەو بڕوشەرانەی کە ئێوە ئەگەر جگە لە لینک و وەبسایت و شتەکان بڵاو بکەینەوە هەروە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکیش بۆی زیاتر بەهانایی هەم ژینگە و هەم ئەو پرۆژە سود بەخشانە بن. دەستت خۆش بێ زۆر سپاس. چەند کەسێک پرسیاری هەیە ئەگەر کەسیش ویستی قسە بکە دەتوانی دەست بەرز کاتەوە. مامۆستا شاگوڵ علی دەڵێ چۆن دەتوانین پرسیار بکەین دەستت بەرزکەوە مامۆستا لە یاعازی دەست بەرزکردنەوە ئەگەر لە خوارەوەی زوومەکەت تەمەشاکەی ڕیاکشنز هەیە لە پێش ئەخیری ئەو کلیک بکە دەست بەرزکردنەوە هەیە ئێمە ڕێگەت دەدەین قسە بکەیت ئەگەر نەشت توانی لەبەر سەبەبێت ئێستا دەتوانم مایکەکەت ڕێگە بدەم بکەیەوە شاگوڵ زۆر باشە ئێستاوانە دەستیان بەرزکردێتە باوانە وەرگین مامۆستا یەکێک پێشەوەی بچینە سەری تەسەوڕ دەکەم هەر ئەوەش بێ گوتی زۆر باسی CO2 کرد گازی دوانە ئۆکسیدی کاربۆن ئەی میثانیش دوابزەم دوای پاش پرسیارەکەی باست کرد بەپێی زانیاریەکەی ئەو میثان 23,000 زیاتر کاریگەری خراپی هەیە لە CO2 شاگوڵ علی وەرگین شاگوڵ لەسەر خەت نەما ڕزگار عەبدوڵڵا مامۆستا ڕزگار فەرموو بورە شاگوڵ خان فەرموو مامۆستا شاگوڵ شەو باش ئەم کاتتان باش باشتر زۆر سپاس دەستان خۆت بۆ ڕێخستنی ئەم وێبینارە زۆر سپاس بۆ هەموو لایەک بۆ مێگا پلاس بۆ مامۆستا هاوکار بۆ دکتۆر هاوکار ڕەوا بڵین شەڵا بم زوانە تاوێکی توی تۆ بۆ کوردستان بڵاهی من مجموعەیەک شتم نووسیوە لای خۆم ئەگەر ڕێگەم پێبن لە ماوەی دقیقەی خاپێتان ناڵێم بۆی کات لەوانی گەنەکەم دکتۆر جان بنسبەت کۆلابۆریشن ئەوانەیە لەگەڵ ڕێکخراوەکەی بەڕێستانە ڕێکخراوی هەسار پێم خۆشە ئەو هاوکاریە لە بینی شارەکانە دروست ببێت تەنها لەنا هەولێران نەبێت بۆ نمونە بینی سلێمانی دوو هۆکو هەولێرە هاوکاری هەبێ بۆ ئەو کێشە ژینگەیانی کە لە کوردستان هەیە و ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئەوەی کێکە لەو شتانی کە من زۆر خەمی خۆم هەموو جارێکە ئەچینە هەولێر ئەڵێم ئێمە هەر بەتاک هەوڵین لە سلێمانی بەجیا ئێمە گروپێک ئیشەکەین لە هەولێر بەجیا لە دهۆک بەجیاگە هەممان بەیەک و یەک بگرین هاتوانی هەم هاوکاری یەک بین هەم ئیشەکان زۆر بەخێراتر بڕاتە پێشەوە ئەگەر بەڕێستان پێتان خۆش بێ ئەوە توانین ئێمە هاوکارتان بین و سلێمانی هەولێر دووە بین لە یەک ئەو کاتە طبعاً بەڕێز زۆر بەجوانی باسی کێشەکانی گۆڕانی کەشوهەوا کرد و چارەسەریەکان و ئەوانی کە کراوەیە ئەوانی کە بێ بکرێت ئەوەی گرنگ بوو بەلای منەوە ئەو بوو یەکێتی ئەوروپا و UN و ئەو هەدافانی کە دانراوە بۆ چەند ساڵی داهاتوو پێشتر تا 2050 بوو بەڵام لە ئێستا کەم کراوە بۆ 2030 یعنی گۆڕانکاریەکان ئەو نەخێران ئەو مەترسیدارن تا 2050 چاوەڕێ پێنج کێشەیە لە ئێستا دێدلاینەکە کراوە بە 2030 لەسەر چارەسەریەکان یەک شتی گرنگ من بە درێژایی وەبینارەکەی گوێم لێگرتی دکتۆر جان زۆر جوان باسی هەموو لایەنەکانە کرد و باسی خاکی شکرد بەڵام کەمتر ئیتیمامە پێەیە بەڵام خۆی لە ئێستاە حملێکی جیهانی هەیە لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانی ڕوبڕی خاکە بێتەوە کە کاریگەری لەسەر هەوا و ئاویش هەیە طبعاً حملەکە بەناوی سێپ سۆیڵەوەیە لەوانەیە بەڕێستان ئاگادار بن و ئێمە بۆ ماوەی ساڵێکە بە ئیشی تیاکەین کە ڕێژەی خەزمکردنی دووەمستی کاربۆن لە خاکە زۆر زیاتر لەو ڕێژەی کە بتوانین لە ڕێگەی ڕوبڕی سەوزای و ئێمە بکەین ئەوش هەر بە هەمان شێوە ئەبێتۆ بێت ئیش لەسەر کێشەکانی خاک پێیوە ئەو کێشانی کە ڕوبڕی خاک بۆ تۆ لە ئێستا ئەو نەت مەترسیدارن بەرەو ئەقیرازە چێ لە 52 زەوی کشتتوکاڵەکانی هەموو جیهان لە ناوچووە زۆر دوور درێژە ئەو مۆزوعە بەڵام حەز ناکەم لێرە کاتی بەشداربووەکانی تر بەرم عفو لەسەر مۆزوعی ئەو ملیۆندار بەڕۆ پرسیارێک دکتۆر جان من زۆر دەستخۆشیتان لێ ئەەکەم هەم ڕیسایکلینی ئەوەی وێست تریتمنت منیجمنتەکەی کە گروپتانە لە هەولێر من لەگە بەڕێستانە قسەمان کرد کاتی خۆی پێم باش بوو ئەو سیستەمێکی ئەوە بەکارێنبی لە سلێمانی هەمان طبعاً بە پاراستنی ئەو ئیشەکەی ئەو کردوتانە ئێمە لە ئێوە وەرمانگرتو ئاماژەی پێین ئەکید بە دڵنیایەوە
لە سلێمانیش بکرێت بەڵام دار بەڕووەکە مەبەستم لە هەولێرە ئایا ئەو شوێنی ئێوە هەڵتان بژار بۆ داری بەڕوو لە ڕووی هەڵبژاردننی ژینگەی ڕواندی دار بەڕوو گونجاوە ئەو جادەیە بۆ گەورەبوونی داری بەڕوو و زۆر سپاس و من هەرۆنم هەبوو دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاس دەست خۆش بێ مامۆستا شاگوڵ زۆر زۆر سپاس مامۆستا کارەکە سلایدەکە بێنیەوە ئەو شوێنێک کە ئیمێل و وێبسایتەکەی تێدا ڕەنگە باشتر بێت ئەوجە وەڵامەکانجی دەست پێ بکەیت حەزەکەی یەک وەڵام بدەیەوە یان ئەوانەی تریش وەربگرین والله پێم باشە پرسیارێکی دیکە وەربگرن ئەو پرسیارانەی مامۆستا شاگوڵم هەموو نووسیتەوە مامۆستا ڕزگار عەبدوڵڵا مامۆستا ڕزگار فەرموو با مامۆستا ڕزگاری وەرگرین فەرموو ئەو کاتتان باشتر مامۆستا جان باشتر زۆر زۆر سپاس دەستان خۆشبی دەستی ڕێکخراوی هەساریش خۆشبی کار و چالاکیەکانتان بەرچاون شانی هەم پشتگیریەکەن ئەوەی دەمەوێت لێوە دەست پێ بکەم کە دەرێ یەک لە ئامانجەکانی ڕێکخراوەکەمان ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوایە بە بڕوای من نەک ڕێکخراوی هەسار نەک میلەتی کورد هەر 8 بلیۆن خەڵکەکەی لەسەر زەوی دەژیان ناتوان ڕوبەڕووی گۆڕانی کەشوهەوا ببنەوە دەکرێت کاریگەری گۆڕانی کەشوهەوا کەم بکەینەوە لەسەر خۆمان و لەو شوێنێک کە لێی دەژین چونکە ئەو گۆڕانە زۆر لەوە گەورەترە کە ئەمە دەبینین بە دوو تایە سووتاندن یان بە دوو دادبڕینەوە دروست بوو بیتن ئەو گۆڕانە کەشوهەوایە پەیوەندی بە جوڵانەوەکانی زەوی هەیە پەیوەندی بە با بڵێم بینی دوو چاخی سەهۆڵبەندانە بەڕێی من زیاتر یعنی وردە وردە کاریگەریەکانی ئەو گۆڕانی کەشوهەوایی وردە وردە زیاتر دەکا ئەگەر بگەڕێینەوە لە بۆ تەورات نامێت زۆر درێژەی بدەمێ خۆی لە خۆی داوە توێژینەوەیکی بەرفراوانە بگەڕێینەوە تەورات دەڵێتن کە جوولەکەکانیان لە ئیسرائیلەوە هینا لە بۆ بابل باخچە هەڵواستراوەکانیان پێ دروست بکەن ڕۆژ لەیانی نەدایە دواتر لە سەردەمی عەباسیەکان لە بینی هەولێر و بەغدا کە یەک سەفری کردبا ڕۆژ لێی نەدەدا ئەوەندە داری لێ بووە دواتر ئەگەر بچینە ناوچەی گەرمیان هەمووی شوێنی باخچە و شتە وردە وردە ئەو خوێنی هێڵی بیابان هەڵدەکشێتن دواترین چاخی سەوڵبەندان کە ڤۆرم بووە پێشەوی 6,000 ساڵ بووە چاخی نێوان دوو سەوڵبەندان ئێستاش 56,000 ساڵێک دەبی بەردەوام دەبێ ئەو گۆڕانە بەڵام چۆن کاریگەریەکان کەم بکرێتەوە بەڕێی من ئەوەی ڕێکخراوی هەسار دەیکا جێی سوپاس و ستایشی هەموو لایەکمانە بەڵام لەوە گرنگتر ئەگەر بیکەین ئەوەیە فشارێک دروست بکەین لەسەر ئەو دەسەڵاتەی لە هەرێمەیە زیاتر بەنداو دروستکاتن ئەو ئاوەی کایتمان و بە فیڕۆ دەڕواتە ناو دیز لەو دوایە دەستەکەندا و نەڕواتن چیتر ئەوەیان وا دەکە ئاوی ژێر زەوی ئاستەکەی بەرز بتەوە ڕوبەری سەوزاییمان زۆر زیاتر بیتێن تەنانەت پلەی گەرمیش تۆزێک بێتە خوارێ ئیتر نامەوێت زیاتر لەوە وەخت بگرم زۆر سپاس باش لە بۆ توش کە ئێرەم لە پۆست لە ئەوکەی نووسیتی لە چات بۆکسەکەی مامۆستا باسی ماوادی ماڵپاکردنەوە دەکا ئەوانەی بۆ پاکردنەوەی ماڵەوانە بەکاردێت دەڵێ ئەویش زۆر کاریگەری هەیە لەسەر تێکچوونی گە و کەشوهەوا ئەوە قسەی ئەوە ئێرەم ئەم لەسەر ئەوانە بدەیتر دوای ویستی قسە بکە ئەوانی شەڵ دەبێت بەڵێ بەڵێ دەستی ئەوەی خۆشبی مامۆستا شاگوڵی خۆشبی سێ پرسیاری هەبوو هەماهەنگی لە بینی شارەکان ئەمە ئەنداممان هەیە لە هەموو شارەکان بەس وەکو بڵێن یەک تۆزراوەستانی لە بۆی کە نمونەکی بەرچاوی خۆناسێنەرمان هەویتن ئەو نمونەیە بڵێن ینی بڵێن خودی خۆمان ئەگە پار ئەو هۆڵەماندا بە وەکوی نییە کە ئەو ساڵ بدەین دەبات تۆزەکرا بۆستین لە بۆی کە ئیمپروڤمنتەکی ببینین لە ناو پرۆژەکانمان بەرچاو بیتن بچینە جێش دیکە چکە ئەمە کە دەڕۆینە جێش کە بە پاکێجێک بڕۆین و پێویست ناکە ئەمەش بڕۆین ئەمە دەمانێت داوا لە خەڵکی شارەکان بکەین و ئەندامەکان ئینیشیاتیڤی خۆیان هەبی ئەوی لەسەر ئەمەیە تەنها چاودێر بین کە کوالیتیەکەی لە دەست نەدەن ئەوجا ئەمە قسەی لەسەرەوەی دەکەین لە ناو خۆمان
کە ئەندامەکانی ڕێکخراوی بتانن لەگەڵ خەڵکی منتیقەی خۆیان ئەوزەت سلێمانی بیان دهۆک بتن دەست پێشخەری بکەن لە بۆیە کە ئەو هەوڵەی کە ڕێکخراوی هەسار دایتی لە لایوان شەوە دەست پێ بکرێتن ئەوەی لەسەرمەیە ئەمە ئەزمموی خۆیان پێدەگەینین کە کوەوەی شان دەکەین و پێیان دەڵێن پرۆژە چۆن دادەڕێژرێتن وەکو ئێمە چکاگەر بێت و وەکو ئێمە بیر بکەنەوە ئەو کاتی بەخشەرەکانی مە پاڵپشتیوانش دەکەن وەکو بڵێن بە یەک عایلە تەماشا دەکرێت بە یەک کۆمیونیتی تەماشا دەکرێت لەبەر هەندێک ئەمە لە تو زیاتر خەممان هەیە لە بۆیە کە بچینە شارەکانی دیکە بەڵام وەکو بڵێن شتەکە ئەو هەیە ئەتیمادی لەسەر هەندێک شتی دیکە کردی ئەو شتانە ئێستا متمانەمان بخۆمان هێوە دەمانێت دەست پێ بکەین و دەمەوێت لەسەر خەت بین تاکید ئەو ئیمێڵەکە لەسەر شاشەی و پەیوەندیشمان دەبێت پێشتر قسەمان کردێ بەڵام با وەکو بڵێن ئەو وێبینارە ببیتە ئەوە ببیتە ناوەندەکی دیکە سیف سۆیل ئەوەی کە لەسەر سیف سۆیلی ڕوویدا لە ماوەی ڕابردوو 100% ئەوەی شتێکی زۆر زۆر پێویستە چکە کە دێ سەر کاربۆن کاپچەری سۆیل دەتانیتن کاربۆنی کاپچەر بکە لە داریش زیاتر بە تایبەتی ئەگەر بێت و ئەو جۆرە ئلیمنتانی لە بۆ دابدرێتن کە ئێستا ینی بەدیار کەتیە پێویست ناکە بچمە ناو تەکنیکاڵەتیەکەی ئەمن لەگەر سیف سۆلی دامن لەبەر هەندێش لە سەرکەوتنی هەساری ئەمن ڕێژەم دانا لە بۆ هەندێک شتی ڕێژەی 30% لە بۆ دار چاندنی دانە و ڕێژەی 20% لە بۆ ڕیسایکلکردنەوەی ئاوی دانە ڕێژەی 15% لە بۆ سۆیلی دانە و ڕێژەکان ئەو هەدا بەش دەبن هەمووی پێکەوە دەکاتە 100%. ئەوە ئێستا توانای هەساری دەتانیتن بڵێ ئەمن یەک سەرکەوتنم ئەنجامدا بە کۆمبینیشنی ئەوانە ئەوزان دێمە سەرێ چکە تەوزیحەکە لە بۆ دکتۆر ڕزگاری ینی ئیستفادەی دەبیتن داربەڕوو لە هەولێری ئەوەی کە ئەمە بە دوواداچوونمان لە بۆ کرد هەتا قەراج و کەندێناوەش دەتانی داربەڕوو بچینی خۆی ئەمە ئەوها لێ ڕاهاتینە کە داربەڕوو لە منتیقەی زورگەکان یاخود لە منتیقەی شاخەکان هەیە بەڵام بەژێری ئەوەی کە ئەو دارە لە چێن دەردەڕوێتن یعنی پێشتر لە وەکو دکتۆر ڕزگاریش ئاماژەی بە هەندێک شتیدا بەڵام ناکری بڵێم قسەکەی 100% ئەوەیە ئەوەی ئەمە لە کنەمە هەیە لە ناو چەمچەماڵ و لە هەولێری ئێستاش داری بەڕووی هەیە لە ناو گەڕەکانی وەکو زانیاری و گەڕەکە کۆنەکان ئێستاش دار بەڕوو هەیە لە ناو ماڵەکان لەبەرەوەی دارەکە شین دەبیتن بەس ئەمە بێسەبر و بێتەحەملی دەمانێت زوو گەشەی بکات و دایمەن ئەو دارانە حەزمان لێ هەیە کە لە بۆ ساڵی دابێ بەلایەنی کەمی 2 مەتری تێپەڕان بیتن لە کاتە چێ خودی دار بەڕوو پێت دەڵێت نام لێرە دەمینەوە بەس سەبرت لەگەڵم هەبێت کە ڕەجی زۆر زۆر بە خێرایی دەستە خوارێ و لەسەر خۆ گەشەی دەکاتن بەڵام پاش 2 ساڵ 3 ساڵ ئەتوو دەستی لێ بکەوە ئەو دەداتە گەشەی و گەشەکەشی ئەو شتێک لێ چاوەڕێ دەکرێتن کامە لە داری دیکە چاوەڕێ دەکەین ببێەوەی ئاودانەچی ئەو های لە بۆ بکەین کە حەشری بە ئاوی بکەین چێ وڵا داری دەچین ئەو دارساندن نییە ئەو بیابانە چی وا دروست دەکەی چیە بیابانەکە داری لەناوە لەکاتە چێت و هەم لەسەر ئەو ئاوە لەسەر ئەو ئاوەی دێ ئەو سەوزایی دەکەی کە بەخۆت پشتت پێبەستیە ئیدی دار بەڕوو ئەوەیە مواسفاتەکەی زۆر زۆر گەورەتری لەوەی کە پێشتر پێ ئاشنا بووین دار بەڕوو ئەگەر هاتی تەماشات کرد چەند توێژینەوەش لەگەڵ ینی وەزارەتی بڵێم زانکۆی سەلاحەدین بەشی کشت و کاڵ دارستانی کرایە ئەوانیش پشتڕاستیان کردیتەوە کە هەر قسە نییە بەڵکو ڕێگەکەی ئەوەی پشتڕاست دەکاتەوە کە لەناو ئەو خۆڵی کامەد لێ دەچینین دەتوانیتن خۆی ڕابگریت و ئاوی لە بۆ خۆی پێ بکاتن ئەمە پار دار بەڕوومانچان هیچ ئاومان نەدا لە زۆربەی زۆری شوێنەکان تەنها ئەوە بۆ ینی خۆڵەکەمان وها لە بۆ ئامادە دەکرد کە پێوماندی نەبی بستە خوارێ جۆتمان دەکرد و فشەڵمان دەکردەوە ئاخری هاوینی بەسەردا تێپەڕی هەر لە گەشەدا بیت کێشە نەبوو تەنانەت شۆفەریشمان لێدا لاندێک جێ پێویستمان بە ئەوکەی هەبووکە بڵێن لە بۆ ڕیسایکلکردنەوەکەی هەر دەهاتەوە یعنی دارەکە نابەتڵێتن و ئەوەیە سەرکەوتووە دکتۆر لە بابەتی هەساری یەکەم جار کە ڕێکخراوی هەسار دامان مەزران لە بۆی بوو کە بڵێن بەرەنگاری گۆڕانی کەشوهای دەبینەوە هەمان ئەو قسەیەتون وەکو بڵێن باس کرد کە ئەمە ناتانین بەرەنگاری گۆڕانی کەشوهای بینەوە بەس دەتانین بڵێن کلایمت ڕێزیلینسی تۆمار دەکەین لە منتیقەی خۆمان کلایمت ڕێزیلینس
واتە هادئ بوونەوەی منتیقەکەمان لە بەرامبەر گۆڕانی کەشەوەی واتە شتەکە پەیوەندی بە منتیقی خۆمان هەیە کە بیخینە بوارەچی هادئ بوونەوە ئەجەلوی ئێستا سیستەمەکەیەوە ئەمە لە ناوی داینە سیستەمەکە لەسەر ئاستی استراتیژی ڕێکخراویە کە دەڵێتن ئایا ئەتوو وەکو ڕێکخراو دەتانی چەند کلایمت ریزیلینسی ئەنجام بدەیت بەقەدەر ئەوەندە ئەتوو سەرکەوتنت هینایە لەو بواری ئەمە ناڵم چەند توانیتت گۆڕانی کەشەوەی چاپکەوە بەڵکو دەڵم چەند توانیتت شوێنەکەی کە ئەتوو لە ناوی دای بیخێ بواری ئارامی و خۆڕاگری بەرامبەر بە گۆڕانی کەشەوەی کاتە سکۆپی ڕێکخراوی دەتانم بڵێم ئەو ڕخنەیە ئەتوو گرتت هەمان ئەو ڕخنەیە بووکە من 100% ینی تەیدی دەکەم کە پێشتر گرت بوومەوە زۆر سوپاس لەبەوەی کە بە بیری بینەرانش هیناوە کە ئەو شتە ئەوە چی گۆڕانکاریەکی هەسارەیە ڕێکخرا بە بابی ڕێکخرایش ئەو شتە چاناویتەوە دەست خۆش بیتن سەبارەت بە بەنداوی ئەمن لەوەی حەزم لێ باز بکەم حکوومەتی هەرێمی زۆر بە پەرۆش و ماندێ لەبەوەی کە چەندی پێی بکرێتن بەنداوی دروست بکاتن ئەم لە سەر خەتم لەگەڵیان بەڵام خودی خۆم پێم وایە بەندا و فاشیۆنەکی قەدیمە لە هەفتەکان شتێکی زۆر باش و بەنداوت هەبە بەس ئێستا دەبی زۆر پشت بەوەی بەسترێتن کە ئاوی ژێرزەوی ئەوە بکرێت دەوڵەمەند بکرێتەوە دکتۆر ئەوەی لە بۆت باز دەکەمە تو جیۆلۆجی ئەمش جیۆلۆجیمە خەزانی هەولێری بەتەنی خەزانی هەولێری لەوانەیە بڵێم بەقەدەر 5-6 ئەگە بڵێم هەتا 10 بەقەدەر ئاوی ئەو دەریاچەیە کە لە دۆکانی هەمانە بخواتن لە کاتەش ئێستا لە زۆر شوێنی هەتا 300 متری دابەزیە ئەو پانتاییە 300 متر قوڵی کە ئێستا دابەزیە پێشتر لە 15 متر و 20 متری پێدەگەیشتی ئەگە بێت و هەدەفی ئەوەی هەدەفی خۆمان ناڵێم هەولێری ڕیچارج بکرێتەوە یعنی بەرەو ڕیچارج بوونەوە بڕۆین واتە ئاوی بخینەوە ناو ژێر زەوی مەترسی بە هەڵمبوونی لەسەر نیە ئێستا هەموو بەنداوەکان لە عێراقی کە تو باس لە ئەوەی دەکەی دۆنەری وەکو UNDP و وەکو GIZ و لەوانەش گەورەتر دۆنەرە گەورەکان لەگەڵ ئەوەی دانە کە ئەتوو بەنداوی کە دروست دەکەی لەگەڵیشی بەرنامەی ڕیچارجکردنەوە هەبیتن واتە ڕیچارجکردنەوەکە ئێستا بوویتە پرایۆریتی ڕاستە بەبێ بەنداو ناتوانین ڕیچارجکردنەوەی بکەین دەبێ ئەو دوشتە تێکەڵ بن بەڵام خۆزگە ئەو شتە توێژینەوەی زیاتری لەسەر پێستە دکتۆراکەی من ئاوی گەرمی دەخاتەوە ژێر زەوی لە بۆ زستانی بەکاربینێ بەڵام هەمان فکرەیە ئاوی بخێەوە ناو لە کاتی زستانی بخێ ناو زەوی هاوینە دەتوانین بەکاربهینەوە لە بۆ کشت و کاڵی بێ لە بۆ هەر مەبەستەشی دیکە بیتن ئەمن ئەوەی لە بەنداویش بە گەورەتر دەزانم ئەگەر بێت و بەرەو پێش بڕاتن چکە بەنداو بڕۆ تەماشا بکە ئیڤاپۆرێشنمان زۆر مەترسیدارێت بەنداوت هەیە بەڵام هەمووی دەبیتە هەڵم ئەگەر لە ژێر زەوی خەزم بکەین ئەوەی زیاترە ئێستا وڵات ئەوە شتێک نییە نوێ بیتن لە 1970ەکانەوە لە وڵاتەکانی مەسەلەن وەکو ئەمریکا و وەکو ئەوەی ئێستا بکە لە هەنگاری ئەمە لەوێن دەرشە بووە لە هەولێرش هەبووە یعنی لەسەر دەستی فاوی لە چەندین جێ لە کۆتایی نۆهەتەکان ئەو بەرنامەی هەبووە کە ڕیچارج بکرێتەوە بەڵام شتەکە پشتگوێ خراە بەس لە گۆڕانی کەشەوەی کە لەو شوێنەی کە ئەوەندە بە هەڵم بوون بە خێرای ڕوودەداتن بەنداو لەوانەیە بەتەنێ چارەسەر نەبیتن بەرحەڵ ئیدیۆ گفتوگۆیەکی زانستی ئەم دکتۆر ڕزگار کە قسەکەی دەکەین لە بۆیە کە سەلامەتی سودی هەیە لە بۆ هەمووان بەڕاستی زۆر سپاس وەبزانم پرسیارتر هەیە لە چات بۆکسەکەی ئەگەر بگەڕێنەوە سەری باسیەوەی کرد وەبزان باس کرد بۆچی داربەڕوتان هەڵبژاردیە باسیەوەی کرد بۆ تەنها داربەڕوو سنۆبەر ئەی داری سێبەر وەبزانم باست کرد کە هەندێک جار داری سێبەرش بۆ سێبەر لەو بلانە بکاتن شوهلا دەڵێ هەوڵەکانی وڵاتانی جیهان چییە بۆ ڕێگریکردن لە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوە هیچ پابندبوونێکی لە وڵاتانی جیهانەوە پێوە بند بن پێوە پابند بن بۆەوەی ئەو کاریگەریە کەم بکرێتەوە یان نا شاگوڵیش دووبارە کۆمنتێکی نووسیە دەڵێ خۆزگە ئەو داربەڕوانە بایە کە لە ناوچوونیان لەسەریان ئەگەری لە ناوچوونیان هەیە کە ئێوە دووبارە دەیانچێننەوە ڕێژەی هیومدیتی بۆ خاک یەکێکە لە چارەسەرەکان بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانی کەچوهەوە ڕێژەی شێداری و با بڵێن هیومدیتی کە مامۆستا شەماڵی ژۆبزان دەستی بەرز کردەوە ئەوەش قسە بکە و جامیان پێکەوە وەڵام بدەیەوە فەرموو مامۆستا شەماڵ مامۆستا شەماڵ دەست بەرز کردەوە فەرموو
سلااو دەست خۆش کاکتۆر زۆر سپاس بۆ مامۆستا بکات ڕاستی زۆر خۆشحاڵم کە دەبینم لە کوردستان بەگەنی ڕێکخراوێک بەو گروتینەوە بەو ئاوانجە کار دەکات بەستەنها پێشنیارێکم هەبوو ڕەنگە پرسیاریش بێت لە هەمان کاتدا شەریکەی مایکرۆسۆفت لەگەڵ ڕێکخراوی ئیدن ریفۆرستیشن پرۆجەکت پرۆگرامێکیان هەیە E3 پێ دەڵێن کە هەم دوو ئامانجی هەیە یەک لەوانە ئامانجی یەکەمی ئەوەیە کە وشیارکردنەوەی خەڵکە بەو لایەنی ڕۆشنبیری لەسەر کەش و هەوا و ژینگە و ئەوانە و لە هەمان کاتیشدا بەشدار دەبن لەوەی کە دار بچێنن تەنها پرسیارەکەم لێرە ئەوەیە ئایا ڕێکخراوی هەساریش بیری لەوە نەکردوێتەوە شتێکی هاوشێوە بکات لە کوردستان زۆر سپاس دووبارە زۆر خۆشحاڵ بووم بە ناسینتان و بە ئامانجی ڕێکخراوەکەتان دووبارە سپاس مامۆستا شەماڵ یەک لە خۆبەخشانی ئەکادمیای مێگامایند کە بەردەوامە لە هەوڵەکانی لە ڕووی تەکنۆلۆجیەوە زۆر سپاس مامۆستا فەرموو مامۆستا کار دەست پێ بکەن زۆر باشە با لە پرسیارەکەی شنۆخانی دەست پێ بکەم دەری بێ زەحمەت بۆ تەنها بەڕوویان سنۆبەر ئەی بەڵێ ئۆکەی ئەمە هەدەفەکە ئەوەیە بەڕووی بچینین لەبەرەوەی بەڕوو دەزانی مستەقبەلیە بەڵام لە تەنیشتی لە بۆی کە سێبەری لەسەر دروست بکاتن دارێکی دەچینین کە داری پێدەگۆترێتن داری سێبەری ئەو دارانە زۆرن مثلەن ئەوە داری تەزبیح و هەروە داری ئەلبیزیا داری برختۆنیا چەندین زۆری دارن کە گەشیان زۆر خێرایە هۆکارەکەش ئەوەیە کە دەمانوێتن کاریگەری تیشی ڕۆژی لەسەر خۆڵەکەی کەمتر بکەینەوە بەس بەبێ ئەوەی دەستکاری خۆڵەکە بکەین بەڵکو ئەو دارانە بچینین کە یعنی گەشەی خێرا دەکەن و سێبەری لە منتیقەکەی دروست دەکەن ئێستا بەسیاری بە تەنیشتیان دەردابڕۆی لەبەر ئەو دارانە دیمەنەکی زۆر جوانی هەیە چکە ئەوانە ژماریان زۆرە لە بۆ هەر 25 دار بڕوەچی دارەکی لەو ناوعی چێندرایەوە ئەوانش ئەو ساڵە جێبەجێکرا پار ئەو ینی کوڵێن ئەو وعیەمان نەبوو کەشتەی ها بکەین لە ئەنجامی فێربوون بە ئەنجامدانی پێگەیشتین بەڵام ئەو دارانە دەچینین کە گەشەیان خێرایە و نەیتیڤشن و نابنەهۆی ئەوەی کە زەرر لە بەڕووی بدەن واتە بە زۆر فلتەری دەبی تێپەڕن مقابلەی هەم دەکرێت و ئەگەر بێت و هەم مواسفاتە شتێدابی ئەوجا دەچیندرێتن ئەوە نییە برێدارەکە ئەم لە بۆ حەزی خۆم ئەو بکەم دەبێ لەناو مۆدێلینجی دارچاندنی کە بەرنامەکە ئەمە بەکاردێنین دەبێ ئەو دارە کۆمپاتەبڵ بی لەگەر بەڕووی هەموو سنتەرەکە بەڕوو دەبی بمینێتەوە لەوێندە ئەگەر پاش 10 ساڵی بەڕووەکە بگاتە مەترونیوە چێ و دارانە بەش بردرێنەوە لە بۆ بیکرێتە پێین بکرێتە شتەش دیکە ئەوە ناکرێت نابیتە کێشە گرنگەکە ئەوەیە دارستانێک دروست بلێن دەردێمی بیت و مەرجی بەردەوامی هەبیتنەوە ئەوەکەی فکرەکەیە و شەهلەخان دەرێتن هەوڵەکانی وڵاتانی جیهان باشتەچی لەسەر شالەی باز بکەم هەوڵەکان ئەوەی کەم تەماشام کرد لە چکە بەخۆم لە ئەوروپای چەند کۆنفرانسێکی بەشداریم کردیە سوندیان هەیە سوند دەرێت کۆمپانیای دەتەوێت ببیە هاوبەش لە ناو کۆمیسیۆنی گۆڕانی کەشەوە یاخود کۆمیسیۆن شتەچی دەبی سوندی بخۆی سوندەکە ئەوەیە کە هەتاوەکو 2025 ئەوەندە پشتت لە ئەوەی کرد بیتەوە لە وزەی پیس کرد بیتەوە بچی بەرە وزەی خاوێن بڕۆی ئەو سوندانە مۆنیتەر دەکرێت ئەتو سوێندی دەخۆی سوێندەکە قانونیە دوای مۆنیتەر دەکرێت کە ئەتو پێی گەیشتی مانەوەنی ئەتو بچی پۆزی پێرێ بدێ بەڵکو لەسەرتە دەبێەوە هاکەی ئەوانەی کەوها ناکەن نامینێنەوە لە ناو معادلەی ئابووری ئەوانەی کەوها دەکەن ئەوانە دەمینێنەوە و لەبەرەوەی ئەوەکە ماڕەسۆنەکە لە بۆوەیە کە تەنها ئەوانە بمینێنەوە کە لەنا ئەو سوێندەیدانا ئەو سوێندە زۆر شتێکی مهمە سوێندەکە سوێندەکە بۆی کە پابندبی بە نێت زیرۆی بگات بە نێت زیرۆی ئەوکەی فکرەکەیە وەحاصلەوە شتەکە نمونەکە باز دەکەم شاگۆ پرسیاری نیە تەنها بڵێن کۆمنتە دایتی دەست توش خۆش بیتن ئیشەڵە پەیوەندیمان دەبیتن ڕێژەی هیومیدیتی عینەن بە هەمان شێوە دەتان بڵێم چارەسەری زۆر شتی دەکەمە لە بۆ هیومیدیتی حەزم لێ ئەزمونەی خۆمان لێرە باز بکەین پار لەگەڵ کۆمپانیایکی سویسری هاوبەشێتیەکمە ئەنجامدە لەناو ئەو خۆڵەی سێنسەرماندانا سێنسەرەکان بەبەردەوامی پێمان دەڵێن ئەو خۆڵەی کە هەمانە چەند ڕێژە هیومیدیتی چەندە بەس ئەو سێنسەرانە کو ئەویشەی دەکەن
وزلو ئەم لەبەر لە کاتێک قسەکردنی ئەو شتەی نەکەم قسان نەدەم بە حەزم لێ ببینن بەڵێ کو بە تەکنەلۆژیای ئەمە چینە ناو مۆزوعەکە هەر لێگەڕ لێ ئەوەی ئەم باز دەکەم سەری ئەوەکەیە وچی گوتی ئایسبێرگەکەیە تەماشا بکەن زۆر بە قوڵی چینێنایە هۆکارەکەشی ئەوەیە کە جیهان لە ئەوەی تێناگات و داری دەچینی لە قۆرتەچ دەنێ و دوای دێ و ماڵە بەڵکو لەوەی تێدەگاتنەت و دیجیتال ترانسفۆرمیشنت کردن بە دیجیتال ترانسفۆرمیشنی ئازاد دەزانن ئەتو ئاگات لە ئیشی خۆت هەیە مەسەڵەن ئێستاوە دەبینی هەم سێنسەر دانراینە ئەو سێنسەرانە زانیاریەکان دەدەنەوە ئەو ئەنتێنایی کە ئەنتێنایەکەمان لێرەیە لە بنکەی ئەوەکەیە پرۆژەکەیە ئەو سێنسەرانە پێمان دەڵێن کە ڕێژەی شێ لە ناو خاکەکەی چەندە بەس ئێستا گەر تەماشا بکەین مەسەڵەن لەوانەی کارەبای لەسەر کوژات ئێستاوە ڕێژەی شێ 53 لەسەر 53.8 ئەو ڕێژەی شێ دەیە ئەو ڕێژەی شێ مەسەڵەن هاتتۆ سەر سفری هێشتا وەکو بڵێن ترال ئیرۆرەشی تێدامایە وەکو بڵێن ئەوانە ڕیستارتکردنەوەی دەوێتن وەکو بڵێن کارەبای دەبیت تەواو بیتن بەس هەر ئەوەیە وەکو بڵێن دەستکەوتەی زۆر گرنگە کە ئەمە تەکنەلۆژیمان تێکەڵ کردێ لەگەڵ دارساندنی بابەتی دیجیتال ترانسفۆرمیشن چییە ئەوەکە فکرەکە ئەوەیە بە کورتیەکەی ئەم دەڵێم تەوەقعی من ئەوەیە لە ماوەی هەفتە چی ئەنگۆ دەبی لە ڕێژەی سەدی شێ لە هەژدەی نێتە خوارج ئەگە هەژدە بوو ئەمن بە ئەوەی دەبینم بە ئۆکەی دەبینم لەبەرەوەی بەڕوو بە ئۆکەی دەبینێتن بەڕوو بە هەژدەی سەرڤایڤ دەکات پێویستی بۆی نیە ڕێژەی شێ هەفتا و هەشتا و شتی وابیتن بە ڕێژەشی کەم وچی دڕچیە تاو ئەوەندەش بەسە لە بۆی بە پێپەر شتیوات سوینە نایە و هەندێک توێژنەوەشمان کردیە چەند زۆنێک هەیە لە چەندی سەلامەتە لە چەندی پارتیکلی شێ لە ناو خۆڵی نایەتەوە دەرێ بەڵکو پێوە دەنووسێتن چکە کلەی سۆیلە ئەوجا ئەوانەمان هەموو چینە نایە داشبۆردێکمان دروست کردیە داشبۆردەکە پێت دەڵێتن لە مای هەفتە چی ئەتوو خۆڵەکەت یاخود بین بەڕڵەکانت لە سەلامەتی دابنیان ئەوجا ئەو جۆرە گفتوگۆیە جیهان لێمان تێدەگاتن لەبەر هەندێش مثلا ئێستا کۆمپانیایەکی نەوتی سپۆنسەری ئەو پرۆژەیە کە کۆمپانیایەکە کەنەدیە لەبەرەوەی باسم کرد لەوەی دەرچووە کە ئەمە بە ئەوەی قسەی بکەین بۆ قسەی بکەین چەند دارمان چاندی و چەندی ئاو دەدەین دەبێت تاو ئەوە بیتن مۆنیتەرینگەچی بەقوتی لە بۆ بکرێتن داری بەردار نەبن باشە دیسانە دێمەوە قسەی دەکەم ئەمە لە بۆ خۆمان فکر لێ دەکەینەوە بەڵام ئەگەر داری بەردار بچینین ئەو ئاوەی کە داری بەرداری پێ ئاو دەدەی دەبی ئاوەکە کوالیتیەکەی زۆر باش بوو بەس ئەو ئاوەی کە ئەم بەڕووی پێ ئاو دەدەم ئەوەی پێ ئاو دەدەم مثلەن ئەو شتەی پێ ئاو دەدەم تەزبیحی پێ ئاو دەدەم دەکرێت ئاوەک بیتن کە بیۆدیەکەی لە ستاندەری دارستانی دابیتن سیۆدیەکەی بەمان شێوە کە ئەوان هەم پارامێتەری ئاوینە بەڵام ئەگە بیکێ بەردار دەبی ئاوی بیری لە بۆ بەکاربهێنی یاخود وەبەرهێنانەشی گەلک زۆر لە ڕیسایکڵکردنەوەی ئاوی بکەیت لە کاتە چی ئەتو باس لە بەرهەم دەکەیت بەرهەم ئەمە وەکو مرۆڤ فکری لێ دەکەینەوە دەزانی ئەو دارستانە ئەگەر بێت و وەکو ئەوەی لێ هاتووەکو لەو ڕسمەی هەیە ساڵانە دەتانی ئەوها بیخەملێنی چەند دوانۆکسیدی کاربۆنی خستی تۆ ناو ژێر زەوی ئەو دوانۆکسیدی کاربۆنە دەکرێت مۆنیتایز بکرێتن واتە ئەو مۆنیتایزیشنە لە بۆ دوانۆکسیدی کاربۆنی بەقەدەر بەرهەمی ئەوەکەی ئیسیفادەی هەیە یعنی کاربۆن کریدیتە بابەتی کاربۆن کریدیتی ئێستا هەموو یعنی تەماشای دەکەم وەبەرهێنەرەکانی ئەوروپای دەرێمەوە بەرهێنان لە زەوی دەکەین ئەگەر تو ئێستا ئەو شتەی بەس بەرەو سەرکەوتوی ببەی پاش 10 ساڵ دیکە دەکرێت ئەمە بەشێک بین لە ئەوەکان لە میراتگرەکان بەڵام ئەو بابەتە زۆر هەستیارە هەتاوەکو ئێستا لە عێراقی نەک لە عێراقی لە هەموو میدڵ ئیستی بەس لە ئیماراتی بە ئیندوستریال هەیە بە ناچڕال نییە لە شتەکە هێشتا یاسامان لە بۆی نییە شتەکە زۆر بیداییە بەڵام ئەگەر بێت بۆ نەوەی بیتن کە تو دارستان چاند و بە جێرەی قەبارەی دوانۆکسیدی کاربۆنەکەی کە کاپچەری کردیە ئەتو بتانی بیفرۆشی ئەوە شتەکە
یعنی ئەوەی دەباتە پێشەوە هەوڵی چاندنی دارستانی چکە تو دەتاین بیفرۆشی زەیەک مەمنونیش دەبیتن لێت بکڕیتن چکە هەم عالم لە دوێیە کە کاربن کریدیتی بەدەست بینی ئێستا ئاخر پرسیار لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەو بەڵێ ماڵی شەبوو ئەوەی ماوەسە شەماڵ پرسیارەکەی کرد لەسەر ئیتری بەڵێ ئەو دەڵێتن لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەو جۆرە داربەڕوە بێت کە مەترسی لەناو زۆر بەڵێ سێ زۆر داربەڕوومان هەیە لە هەرێمی کوردستانی کە زۆر باوی یەکەچیان هەیە کە لە هەموو شوێنێکی دەڕوێتن دەتوانێت تا کەرک و چێژ بڕۆی ئەو داربەڕۆیان باز دەکەم تەنها بۆیە لە تەوقیتەکی دەچینی وکو عەردەکەی لە بۆ حازر دەکەی ئەگەردا وەکو بڵێن هەندە ئەوە نییە علمەکی زۆر معقەد نییە زۆر ئاسانە ئیشەکە بەس ئەوەکو باسم کرد هەمە هەنجی دەوێتن پرسیارەکەی مامۆستا شەماڵی مام زۆر داوای لێ بردن لە مامۆستا شەماڵ دەکەم ئەگەر کاکین ئوستاز لە بۆم باز بکاتەوە زۆر باشە بەس نووسیم شەماڵ ئەو کاتی بەبیرم بوو بەس تەواو نەکردیا تاوا تێگەیشتم بەڵێ ئێستا چمان کردیا کاک شەماڵ ئەو پرۆژەیە ئێستا زیرانی چێە زیرانی هاناستیە زیرانی منارەیە لەو بەریش پێنجی حەسارۆ هەستاینە چمان کردیا هاوبەشێتیمان لەگەڵ یونیسێفی هەیە پێمان گوتیە یونیسێف ئەنگۆ هاوبەشتان هەیە یەکێک لە هاوبەشەکان بینە سەرخەت لە جیاتیمە ئیشەکەی ئەوە بیتن خەڵکی ئەو منتیقەیەمان لەوە بینتە ئێرە ئەمە دادەنیشین و قسەیان لەگەڵ دەکەین پێیان دەرێن ئەو پرۆژەیە لە بۆنگۆیە و لە داهاتوودا ئەو پرۆژەیە ئەو ئیشانەتان لە بۆ دەکات ئەمە تقریبا 2 هەفتە جارێک دانیشتمان هەیە لەگەڵ خەڵکی ئەو منتیقەیە آخر زار بەخۆم دەرفەتومەرگر کە لەگەڵیان دانیشتم مامۆستای مزگەوتی منتیقەکەی و موختار و چەندین کەسایەتی دیکە دانیشت بوو سەراحەتەن گفتوگۆیەکی کو بڵێن لە مەجلیسەکی دیوەخانی دابنیشینەوە باسمان کرد و ئەوان گوتیان یعنی گوتیان ئەمە نەمانزانین بۆ ئەو شتە جوانە لێرە هەیە ئێستا زۆر دڵخۆشن کە بەتەنیشت ئێرە دادێن واتە ئەوێرنێس دەبی زۆر زیرەک بینەوەی کە ئەوێرنێس ڕاستە هەم زێک پێویست پێیتی بەڵام لێرە کاریگەری دروست دەکاتن لە بەرەوەی ئەوانە یەک دەگرن تو دارت لێن دەرهەیە خەڵکەکەش ببیتە پارێزەری ئەو زۆر باشە بەڵام ئەگە دوور کەتینە بچین لە جێیەکی دیکە لەوانەیە مەسەلەن تەنها وەکو چیرۆکەکی لێ بێتن چیرۆکەکە لە بیر بکرێ بەڵام ئێرە لە پێش چاویتیان لێ ئەمە هەوڵ دەدەین چ بکەین لە هەر چێندەر هەر پرۆژێکمان هەبی خەڵکی دەوروبەرەکەی دەهینە سەر خەت و لەگەڵان دێن گفتوگۆی دەکەین و ئینشاءڵڵا ئەوەتان بە فکر دەمێنێتن ئەو وێبینارە ئێستا هەسا لە پرۆژەکی یعنی بڵم لە چالاکێکی دروست بوو کە بەهای چالاکەکەی هەمووی 50,000 دیناری کۆمان بوو کە تەنها ستۆدیۆ بوو ئەمە دەهاتم باسی گۆڕانیکەشەوە ئەم لە ناوی دەکەم شتەکە زۆر بەسیط بوو بەڵام ئێستا بەسیاری ئەگەر بڕۆی تقریبا 4 کیلۆمەترە درێژی ئەو جەیەکە لە ناوی ئەو ئیشەکرایە ئەوەش هەموو سوپاس لە بەوانەیە کە متمانیان بەو شتەی هەیە کە سەر دەگریتن و تاکیدم کاک شەماڵش دەزانیتن ئەو ڕێچکەیە گەرەوەها بەردەوام بتن کاریگەری زۆر گەورە دروست دەکاتن بزانین دەخوا هیچ کۆمنتی دیکە هاتیە شەماڵ ئەوەی مام شەماڵ باسی کرد پرۆژەک بوو مایکرۆسۆفت لەگەڵ پرۆجێکتی ئەوە بوو ئەگەر تعلیقەک لەسەر ئەوش بدەیت بەڵێ ئەو پرۆژێ ئاگادارم ئەو پرۆژێ ئەوەی باز دەکاتنەوەی عەدەنی وەکو بڵێن پرۆژەکە کە ئەکسلرێتی ئەفۆرستیشنی دەکات لە بۆ زۆر زێ مایکرۆسۆفت فەندی دەداتن بەس وەکو باس ئەوەکە کۆمنتەکەەوە هابوو کە ئەمە کو وشیاری لەگەڵ دارچاندنی ئەوە بکەین ئیدی ئەمە مێثۆدی خۆمان بەکاردێنی مێثۆدەکەش ئەو هەیەکە بۆ شێوازەیە بەس تەکید ئەوەی عەدەنی ئەمن هەرویستم بەخۆم لایەن نزیک بمەوە ویستم بڵێم با بچینە سەر ئەو پرۆژەی بەڵام لە بۆم بە دیارکەت کۆمپلیکیشنی زۆر لە بۆمە زیاد دەبیتن وەک حاصل هیوادارم پرسیارەکەم جواب دابیتەوە ئەگەر سەبارەت بە داری بەردار دیسانە دێمەوە تەکلیفی مشکلەکە دەزانین لە چێندەرە لە بابەتی دارچاندنی لە ئاویە ئەمە نابی ئاوی معقد بکەین کە تو گوتت داری بەردار پێویستی بە ئاوی هەیە ئەم نامێ بیری بەکاربین خۆ زۆر ئاسانە بیرەش لێرە لێ بدەم کارەبایەکی هەبیت و
پلاکەکە پێ دەکەم و ئاو دەستە ناو خەزانەکان بەس ئەم نامێ وەکو هەموو عالەمەی کە بۆ ئاسانی دەیکەنە منامێ یەکێک بندەوانە بەڵکو دەمەوێت ئاوی چرکاوی بکەینە ئاوە کە ئەو ئیشەی پێ بکرێتن هەتاوەکو ببیتە نۆرمەچی دیکە کە دارستان پێ ببژێتەوە ئێستا ینی تەسەوەڕ بکە مەسەلەن پارکی سامی عەبدوڕەحمانی 20 بیری تێدایە ئەو پارکە بە ئاوی ژێرزەوی ئەوە بووە ینی گەشتێک کردی هەتاوەکو ئێستا بەڵام ئەو ڕێگە ڕاستەکە نییە لە کاتە چێت و ئاوی ژێرزەویت کێشەی هەیە پێویستی بە بیر لێدانەوەی هەیە ئەو هەموو گرفتەی هەیە ئەمە پێویستمان بۆی هەیە کە سەوزاییەکانمان یعنی سەوزایەک بن بەردەوام بن سەبار بە بەرداری بەردار دەکرێت بڵێن ئەوە ئەمە هانی کشت و کاڵ و هانی ئەوکان بدەین فەلاحەکان بدەین کە پرۆژەک بیتن لە داهاتوودا کە بەرهەمیان زیاد بکەن سەرڕای ئەوەی کە گۆڕانی کەشهواش هەیە بتانین ئەو حەلیان لە بۆ ببینەوە بەڵام لەناو 120 مەتری و ئیشێ بکەی ساحێبی لە بۆ پیادە مشکلە لە بۆ دروست دەبیتن ئەوە ڕێ ئەوەکە نییە ڕاستەکە نییە کات زۆر ئەمە دەستمان پێکرد بوو پێشتر ئەو پێشنیارەمە لە بۆ هاتوو ئەم هەمزا خۆم لێ بەدوو دەگرت نەگوت بەڕوو ئەو تەبیعەتەی هەیە کەس لێ خۆی لێ ناکاتە ساحێب لە ئەوەکەی لە بەرهەمەکەی چکرد ئەوە کە دارەکە تەنها سەوزایەکەی گرنگە هێلانەی زیندەوەری لە ناو دەبیتن لەوانەیە چەندین زیندەوەر ببیتە ماڵی خۆی بەڵام ئەگە بۆ داری بەردار ئەو کاتی لەوانەیە هەر لێگەڕین ئەبزانمە کۆمنتەر جوابدا کاگبلایم دەڵێ بۆ دار بەڕۆکان چه ئاوێک بەکاردێنن کە دەچی لە سەرەتا لەگەڵمان نەبوو بۆ پرسیارێک کرد کە لەو ڕیسایکل دەکرێتەوە دەگونجێنرێ بۆ ئاودانی ئەو بڕوانە بشێت مامۆستاکەر زۆر سوپاس بەڕاستی وێبینارێکی زۆر پڕزانیاری زۆر گەشتبینانە زۆریش پراکتیکیەک و عەمەلی کە دەتوانین هەرێکە لای خۆمانەوە دەست پێ بکەین ئێوە دەستان پێکرد و دەستان خۆشبی ئینشاڵڵا لە شارەکانی تریش لەڕێی گروپی تر و لەڕێی تیمی تر بەڵام بە سوود وەرگرتن لە ئەزمموی ئێوە ئەو کارە پەرە پێ دەدەن بە پێشنیاری ئەوە دەکەم ئەو ڕێکخراوی هەسار بگۆڕن بۆ کۆمیونیتی هەسار هەتا زۆر گەورەتر بێ بەڕاستی نەک تەنها وەکو یەکەوە بێ دەکرێت ئەو بەڕێزانەی شاگوڵخان و ئەوانی ترکە لە سلێمانی لە دهۆکن ئەگەر ئەو کاتانێک کە بخۆت لێرەی داوەتیان بکەن لێرە کۆبنەوەی گرێک بخن چەند تیمێک دروستکەن بۆ ئەوی لەوێ دەست بەکارەکە بکەن نەگەوە ئێوە بچنەوێن دەرێ و خۆت گوتت یانی ئەگەر ئەوان چەند کەسێک مەسەلەن شاگوڵخان و بەڕێزانی تر داوت بکەن بێنە هەولێر لەگەڵ دهۆکی شەروا چەند تیمێک دروست بکەن هەر دەکرێت بە ناوی کۆمیونیتی هەساریش بێن شەر نییە ینی ناوەکە بگۆڕێ بۆ پێم وایە ئەو پاتنتە بۆ هەسار زۆر گرنگە بۆ چونکە دەتوانێت لە ڕێگەیەوە زۆر پرۆژەی تر جێبەجێ بکە نەک هەر لەو پرۆژانە ڕانەوەستێ بەڵکو سوود وەربگرێت دڵنیاشم کەسانی خۆبەخشی زۆرتان هەیە ئەوزام ئاخیر کەس شاگوڵخان دەستی بەرز کردێتەوە بە بەڵێ پێش شاگوڵخانی توخوا با کریدیتی ئەوەکەی ڕێکخراوی هەساری لە پێش چاوتان بیتن ئەو گەنجانە ئەوانە خواندا پێش ینی ئەوەکەی مبادرەکەی یعنی تەماشا بکەن ئەوانە ژیانی خوان لەناو ئەو ئیشەی دەبەنە سەرێ ئەو جێە وەکو بڕێن شێلتەرێکمان دروست کردیە کە هەموو ئەندازیارەکانی ئەو پسپۆریەی یعنی کە متمانەیان بەمە کردیەوە ئەمەش بە گرنگەوە تەماشامان کردیەوە ئەوانە نەهاتینەوە ئیشیان کردیە تەواو ڕۆڵی من لەوانەیە بەس ئەوەکە بم بەس وچی بڵێن دەست پێشخەرە سەرەتاییەکە بم ئەگەر نە هەموو ئەوانە نەوەشێ دەکەن ئەم ڕاستە لەوانێت دۆکۆمنتیان لە بۆ ریڤیو بکەمەوە لە استراتیژی لەگەریان بەس ئەوانە لەسەر ئەردیەوە شێ دەکەن هەمزە شەرمی لە خۆن دەکەمەوە کە دەچمە ناویان چکە زۆر بەدڵ سۆزیەوی شێ دەکەن حەزم لێ بۆی هەر بەنگۆ برێم کە یعنی شتەکان ئینشاءڵڵا گەورەتریش دەبن شاگوڵخان ئەگەر قسەی کۆتاییت بکەی بشکم کاتەکەمان تێگەڕیوە فەرموو بەڵام دەست بەرزکردو ڕاستەکەی دەستان خۆش بێ زۆر سپاس من تەنها دەستخۆشی هەم بۆ بەڕێستان وەکو پێشنیارەکەی بەڕێزیشت بۆ دکتۆر هاوکار و ڕێکخراوی هەسار لە تەلگرام ئەتوانن کۆمیونیتیەکە دروست بکەن و هەموو کار و چالاکیەکانتان لەوێ شێر بکەن لەگەڵ ئەوانی کە یانەوێت لینکەکەیان لەگەڵا شێر بکەن یا مەسەڵ نێ بتوانین ئاگامە لە کار و چالاکی پرۆژەکان چیە گەیشتە چێ
بەڵێ هەموو هەر چالاکی کتریش کە بتانە لە داهاتوە بیکەن بۆی ئینڤۆڵڤ بینتایە دەستپۆشیتان لێ یەکەم و زۆر زۆر سپاس و هیچ شتێک کەم نییە غێری دەستپۆشی سپاسانە تا گروپەتمان هەیە ئەمە گروپەی فەیسبوکمان هەیە وەچ کۆمیونیتیە چیە هەر شێویستی دەتاین بێتە نایە دەرکە کراوێ و یاخۆ بەخێر بێن بارە دەست خۆش مامۆستاکار زۆر زۆر سپاس دەزانم ئەوڕۆ لە سەفەر بووی ماندوو بووی بەڵام باشە پێوە دیار نەبوو ئەم دەزانستیمە دەزانی هەر دوونێکە کو بەڕێکەتم لە خاڵەکانێکە دڵسۆزیت پیشان دەدا بۆ ئەو بوارێک کە دەستی نمونەت زۆر بێ سەرکەوتوو ئینشاڵڵا ئێمەش لە لای خۆمانەوە هەرچی پێمان بکرێت لە تەپڵک لە بۆ خۆت و لە بۆ ئەو تیمە هاو بەشەی کە خۆ بەخشانەی کە لەگەڵتان بەڕاستی هەموو تۆمارش کراوە بۆ مێژوو دوایش بڵاوی دەکەینەوە لینکەکەشت لە بۆ دەنێرێن هەر کەسێک داوای کرد باسی هەساری بۆ بکەی کاتت نەبوو بڵێ ئەوە لینکەکەی فەرم بۆ خۆت سەیری بکە ئەگە دوای پرسیاریترت هەبوو پرسیاریترت هەبوو ئامادەمە ینی ئەوە کاراسانیەکە بۆ کارەکانی ئەوەش ئەمە لای خۆشمانەوە بڵاوی دەکەینەوە ئەگەر پێویست بوو لە داهاتوو یان ئەگەر خۆت زانیت لە یەکێک لە قۆناغەکانی تر پێویستی بە وێبیناری تر هەیە ئێمە هەموو کات دەرگامان کراوەیە بۆ سەرخستنی ئەو پرۆژەیە بەناوی ستافی ئەکادمیای مێگامایند پلس بەناوی خۆبەخشانی ئەوێ بەناوی بەشداربووان دووبارە زۆر زۆر سپاس بۆ کات و بۆ خەمخۆری بۆ دڵسۆزیتان زۆر سپاس بۆ ئەو کارە جوانانەی کردوتانە هیوادارین و دڵنیاشین کە کارەکان بەرهەمیان دەبێ ئەگەر بۆ خۆشمان نەبێ بۆ منداڵەکان ڕەنگە ئەو سێبەرانە پێ بگەن و سوودی لێوەربگرن بەڵام ئەوە بە چاوی خۆمان دەیبینین شاڵات تەمەندرێژی بۆ هەموو لایەک هەر بە چاوی خۆمان بەرهەمەکەشی دەبینین ئەگەر جەنابەت قسەی کۆتاییت هەیە گەنا کۆتایی پێدێن فەرموو سپاس لە بۆ هەمووانی بەشدار بینەوە هیچ قسە چکەم نییە و شەوتان شاد بیت و کاتێکی خۆش زۆر زۆر سپاس لە زووترین کات هەوڵ دەدەین وەلو جەژنی بەسەردادێ لینکی تۆمارەکەش بەش بکەین لەگەڵ هەمووتان دووبارە زۆر سپاس کاتێکی خۆش شەوتان شاد هەموو لای